دۆستان ئازیزان داوای لێبوردنتان لێ یەکەین کە لەبەر هەنێک کێشەی تەکنیکی لایڤەکەی ئەم شەومان دواکەوت. ئەوە گەلێ جار ڕووەدات لەبەرەوەی هەر من نیم بە تەنها کاتێک کە من لینچێکە نێرم بۆ ئەو ئازیزە ئەو فلیم سازە کە بیوێ بەشداری بکات لە لای ئەو ئیتر خۆتان نەزانن کۆمپیوتەر و تەلەفۆن و کێشەی تەکنیکی و مەرج نییە هەموو بتوانین بە ئاسانی بەسەر یازاڵ بین ئەو کێشانە دروستە بێت. بۆیە داوای لێبوردنتان لێکەین، بەڵام ئەوەیە لە کۆتاییە کاک دڵشاد گەشتەوە ناووانەکە ئەوە بای هەموویەتی. دۆستان ئازیزان، ئەلبەتە کاتێک کە ئێمە ئەمانەوێ کار لەسەر پرۆژەی فلیمسازی بکەین ئەبێ لە ئەدەبەوە دەست پێ بکەین، ئەبێ بچینەوە سەر وێژەش لە کۆوە سیناریۆ لە یەکێکە لەو چەمکانی کە لە ناو وێژەیە هەیە. ئەلبەتە خاوەنی کۆمەڵێ تایبەتمەندی خۆیەتی، ئەو تایبەتمەندیانەی وای لێکات جیایەکاتەوە لە شعر و ڕۆمان و چیرۆک و چەمکەکانی تریش. اینجا ئەم شەو هاوڕێی ئازیزم، هاوڕێی دێرینم کاک دڵشاد فلیمساز، کاک دڵشاد لەگەڵمانایە بۆ ڕوونکردنەوەی ئەو چەمکە. مامۆستا دڵشاد گیان یاخوا بە خێربەی باندیە من. زۆر سپاس کاک سەرکەوت، گیان خۆشحاڵم. چاوەکەمیت ئەوە بۆ یاڵێم دیەم هەردووکمان لە گەرمیانەوە هاتوین. سەر دیەم چاوی منی نە هەر وشەی دیە بەکارێنم. یەکێکە لە وشە جوانەکانی زمانی کوردی نەک چاو ئەها دیە دیدە دیدەنی وڵەیە چەمکی هەیە جوانترە بێتەوە. چاو لەوەیە وەکو ئامرازەکە بێت، بەڵام دیە دیدە دیدەنی لەوەیە بینینەکە بێت. بابینە سەر بابەتەکەی خۆمان. مامۆستا دڵشاد، ئەلبەتە یەکێ لەو چەمکانی کە لە وێژەیە هەیە لە ئەدەبا هەیە سیناریۆیە. سیناریۆ بە کۆمەڵێ پێکهاتە خۆی جیا ئەکاتەوە لە چەمکەکانی تری ناو وێژە و ئەدەب. وێژە با بڵین ئەتوانین لێرەوە ئەو ڕوونکردنەوەیمان بۆ بیت کە بزانین یان هەر خۆت بچیتە ناو ئۆتۆوەرەی کە خۆت باسی کردو چۆن خۆت بۆ ئامادە کردووە بۆی ڕوونکردنەوە یەک بی لەسەر ئەو چەمکە باوا بڵێن باشترە. بەڵێ کاک سەرکەوت، سڵاتان لێبێ، سڵاو بۆ بینەرانیش. لە ڕاستیە لەو کاتەوەی کە سینەما وشە هاتە ناوی یا دیالۆگ هاتە ناوی یا بڵێن لەوێنەوە دیالۆگی بۆ زیاد کرا، لەو کاتەوە ڕۆڵی ئەدەب لە ناو سینەما هاتە ناو. هەرچەند سینەماکارەکان پێشتر ئەوانەی کە پێشەوەی دیالۆگ بێتە ناو بڵێن سیناریۆ یا فیلمەوە پێیان وابوو ئیتر سینەما هونەرێکە، هونەرێکی جیاوازە و هیچ کاریگەری و پەیوەندی بە ئەدەب و بە وێژە و بەمانەوە نیە. بەڵام بە دەرکەوتنی دیالۆگ و ڕۆڵی چیرۆک و بەرەو پێشچوونی سینەما ئەدەب ڕۆڵێکی زۆر گەورەی گێڕا لە دروستکردنی سیناریۆ و هەر لەو کاتەوە نووسەر هەرە گەورەکانی ڕۆمان نووس و نووسەرە گەورەکان دەستیان بە نووسینی سیناریۆ کرد بۆ فیلم دروستکردن. لە ڕاستیە من کاتێک باسی سیناریۆکەم باسی تەکنیکی سیناریۆ ناکەم، باسی ئەوە ناکەم ئەزانین سیناریۆ بنووسین، بەڵێ ئەزانین، بەڵام ئەتوانین سیناریۆ بنووسین، هەمومان ناتوانین. من باسی ئەو توانین و نەتوانین ناکەم، هۆکارەکە پەیوەندی بۆ نییە کەنە هەم ینی تەکنیکی سیناریۆ باس ناکەم، باسی جۆری ڕۆڵی ئەدەبەکەم لە سیناریۆ و باسی ئەوەکەم بۆ سیناریۆ قۆناغی پێوترێ سیناریۆی ئەدەبی، دوایی ئەڕاتە دیۆکۆپاس پێوترێ سیناریۆی هونەری. ئەم چەمکە ململانەکەی گفتوگۆکانی زۆر دەمێکە هەن، ینی هەروتم لە دەرکەوتنی وشۆ لەسەر سینەما هەیە. ئەم دەرکەوتنانە مەسەن ئایزنشتاین قسەی لەسەر کردووە و پێی وایە سینەما جۆرێکە لە ئەدەب نزیکە لە ڕۆمانەوە سیناریۆ با بڵێن. ترۆکلین پێی وایە نزیکە لە شانۆوە، لە دەقی شانۆوە وەک سیناریۆ. هەنێکی کە پێیان وایە جۆرێکی تایبەتە لە ئەدەب، ینی جۆرێکە نە ڕۆمانە، نە چیرۆکە، نە دەقی شانۆیە، نە شیعرە، بەس جۆرێکی پێگەیەکی تایبەتی هەیە کە پێوترێ جۆرێکی تایبەتە لە ئەدەب. بۆیە کەواتە سیناریۆ قوڵاییەکەی پێگە گەورەکەی بۆ ئەوی دروست کرێ لە ناو ئەدەبایە. بۆ ئەوی لە ناو ئەدەبە سیناریۆ دروست کرێ ئەبێ
شارەزایکی باشی بواری ئەدەبت هەبێ، یعنی شارەزایکی باشی چیرۆکت هەبێ، ململانت هەبێ، کەسایەتیت هەبێ، قوڵی کارکتەر دروستکردنت هەبێ، خەیاڵی بەرفراوان بێ. چونکە لە ڕاستیە هەرچۆن ئەدەب بەشێکی بەهرەیە کە تێتایە و گەشەی پێ ئەدەی بەشێکی بەهرەیە لە خۆتا دروستیەکەی. ئەمە بۆ هەردوو لا ڕاستە. بۆیە بە هەردوو لا بەهرەکە پێویستە، یا دروستی ئەەکەی لە خۆتا و گەشەی پێ ئەدەی، یا خۆت بەهرەکەت هەیە بەردەوام بەخوێندنەوە بینین گەشەی پێ ئەدەی. بۆیە ئەم جۆرە بەهرەیە پێویستە بۆ سینارۆ نووسین، هەروکو چۆن ڕۆمانێکە نووسی، هەروکو چۆن چیرۆکێکە نووسی. کاتێک غابلغاریسا مارکیز بڵێن وەرشەی نووسینی سیناریۆدا دائەنێ لەگەڵ کۆمەڵی نووسەرە بۆی سیناریۆ بنووسێ. غابلغاریسا مارکیز ئەدیبێکی گەورەیە، سینەماکارەکان پەنا بۆ ئەمە بن کاکە بێ وەرشەیەک دائەنێ سەرپەرشتی بکە سیناریۆمان بۆ بنووسە، و لەناو ئەو وەرشای لەگەڵ کۆمەڵێکترە کۆمەڵە سیناریۆی باش نووسراوە و بە کتێبێک بڵاوی کردوتەوە ئەزمونەکانی خۆی لەگەڵ سیناریۆ نووسینا. بەڵام بۆچی سیناریۆکانی مارکیز ئەو سیناری بە جەماعی نووسی نەبووە بۆ سیناریۆ بەناوبانگانەی کە هەیە، بەڵام ڕۆمانەکانی بوون بە فیلمی باشی بەناوبانگ. چکە ڕۆمانەکان لەسەر ئەساسی خەیاڵی بینی نووسیوەتی. ڕۆمانش دوو جۆری هەیە، ینی جۆرێکیان ئەوەیە گێڕانەوەی ڕۆمان، کۆمەڵی ڕۆمان هەیە گێڕانەوەکانی لە داڕشتنایە، یعنی گێڕانەوەکانی لە گێڕانەوەی بینینانیە. ئەو ڕۆمانانەی هێزی گێڕانەوەی بینینیان زۆرە، ئامادەییان بۆ سەر شاشە ئاسانترە دێتە پێشە. تەمانمە پێویستی بە بخورجێکە بە دەرهێنەرێکە بکاتە ئاستی ئەم نووسەرە، بۆی تێبگا لەوەی چۆن مامەڵە لەگەڵ ئەم دەقا ئەدەبیە کە ئەم سیناریۆەکە. و جۆر جار پرسیاریشێتە سەر ئەوەی کۆمەڵە دەرهێنەر هەیە خۆیان سیناریۆ نووسن. بەڵێ ئەو دەرهێنەرانش قاڵبی ئەدەبن. مەسەڵەن نۆلان خۆی ئەدەبی ئینگلیزی تەواو کردووە، خوێنەرێکی باشی ئەفسانە و ئەدەبە، لەناو ئەدەبی ئینگلیزی شکسپیر هاتۆتە دەرێ. بەڵێ نۆلان ئەتوانێت سیناریستێکی ئەدیبی گەورە بێ. ئەزغەری فەرهادی ئەدەبی شانۆی تەواو کردو، لەناو ئەدەبی شانۆ و لەناو دەقە شانۆیەکانی بڵێن دنیا و شکسپیر و ئەپسن و ئەمانەوە هاتۆتە ناو سینەما. بەڵێ ئەمە خەیاڵێکی ئەوەندە بەهرە و خەیاڵێکی ئەوەندە گەورەی هەیە ئەتوانێت سیناریۆی زۆر قوڵ و جوان بنووسێ. بەڵام بدیوەکەی تریشەوەیە سوود وەرگرتنە لە ئەدەب، یعنی چۆن سوود وەرەگری لە ئەدەب کە پێویستی بۆ دەرهێنەرە هەرکو پێوتی ئاستەکەی، ئاستی خوێندنەوەی، ئاستی بینینی بگاتە ئاستێک کە بتوانێت سوود لەم بەرهەمە ئەدەبیانە وەرگرێ بۆی بیکا بە بەرهەمێکی سیناریۆ. بۆیە جیاکردنەوەی سینەما و ئەدەب زۆر قورسە، یعنی پێگان وا لە ناو یەک تێکەڵ بووە. بەڵام قۆناغی سیناریۆ لە قۆناغی سیناریۆی ئەدەبی پێگە گەورەکەی لە ناو ئەدەبایە و هەموو بنەماکانی ئەدەب، بنەماکان لە بنەمای چیرۆکەوە بگرە تا گێڕانەوە، تا بینای ئەکتەر، تا قوڵبوونەوە، تا بینای سایکۆلۆجی، تا بینای کۆمەڵایەتی، هەموو ئەمانە قوڵایەکەی لە خاڵی ئەدەبەوە هێنتە دەرێ. بۆیە تۆ پێویستی بەم خاڵەیە بۆی سیناریۆیەکی ئەدەبی بنووسی. کاتێ سیناریۆ ئەدەبێت تەحویل دەبێت بۆ سیناریۆیەکی جێبەجێکردن، ئەبێتە سیناریۆیەکی هونەری، ئەڕاتە بابی هونەر، بەڵام هێشتا پێگەکەی لە ئەدەبەوە هێناوە. بەڵێ با من بێمە سەر هەر ئەوەی نیکۆس کازانزاکی بۆ ڕۆمانەکانی زیاتر کران بە فیلم، بەڵام ئەو سیناریۆیانەی کە نووسی نەکران بە فیلم یان سەرکەوتوو نەبن بە قەد ڕۆمانەکان. ئەم بابە پرسیارەکە لێرەوە ڕوونکەینەوە، چونکە ئەمە چەمکێکی زۆر هەستیارە، ئەبێ بە وریاییەوە ماوەڵی لە تەکا بکەین. بەڵێ مارکیز کاتێک وەرشەی دروستکردنی سیناریۆی دانا لە ڕاستیە بە ئارزی خۆی نەیەنووسی، بە خیاڵی خۆی نەیەنووسی، بەڵکو تەلەڤیزیۆنەکانی ئەو سەردەمە و کۆمپانیەکانی ئەو سەردەمە ئەوان پێشنیاری چیرۆکیان بۆ ئەکردیان و ئێمەمانەوێ چیرۆکێک لەم چیرۆکە بکرێ بە سینەما. ینی بازاڕی سینەما داوای لێ ئەکرد چ جۆرە سیناریۆیەکیان بۆ بنووسێ، و لە ڕاستی خۆی بەتەنیا نەیەنووسی، لەگەڵ کۆمەڵێک کەسای نووسی کە دەرهێنەری لەگەڵا بوو، کە سیناریستی کەی لەگەڵا بوو. بۆیە ئەم سیناریۆیانە کە ئینوسی ڕاستە زۆر بنەمای قوڵی تیا سیناریۆکانی، ئەگەر من دوو سیناریۆ بخوێندوتەوە لە ڕاستە سیناریۆکانی زۆر بابەتی مەسەلەن نمونە بە نمونەکی بەسیط بێنمەوە. ئەڵێ ڕۆژێکیان چیرۆکێکیان بۆ هێنان وتیان حەزەکەن لەسەر چیرۆکە سیناریۆکە با بنووسی. چیرۆکەکە چییە؟ لە ئەمریکای لاتینی باوە خەڵک بەکرێ ئەگرێ بۆی خەو بۆ ببینە، چۆن لای خۆمان فاڵ هەیە خەڵک بانکەی بە پارە نوشتەوە بۆ گرێتەوە. لەوێ لەو سەردەما باو بووە خەڵک هەبوو ئیشی ئەوە بۆ دێ لە ماڵتا ئەخەوێ خەو بۆ بینێ، بانی خەوەکەت بۆ ئەگێڕێتەوە پێتەڵە چیت بەسەریە. وتیانە لە سەرم بیرۆکە سیناریۆکمان بۆ بنووسن. تەمان کۆمپانیەکەی ئەو بڵێن وەرشەکەی ئەو بنای وەرشەکەی ئەوە خۆی سەرپەرشتی کردووە، هاتوون چیرۆکان هێناوە دەست پێ بکەن. باشە، ئەمە زانیمان کەسێکەیە ئیشی ئەوەیە بە پارە دێ لە ماڵ تا ئەخەوێ خەو بۆ بینێ.
چیرۆکەکە چۆن دروستەکەن چۆن بلانە دروستکەن یەکەم پرسیار لەوە دەستی پێکرد ئەو ماڵی کە دێتە ماڵی چەند کەسن با ئێمە ئەمە تهدید بکەین وتیان با بیکەین بە 6 باشە ئەو ژنەی کە خەو ئەبینێ یەکەم خەوی بە کێوە ببینێ مناڵێکیان هەیە 6 ساڵ با لەمەوە دەست پێ بکەین بەسەر چاو خەوەکەی ئەوەیە ئەم ژنەکە خەوتۆ لە مابانی لە خەبەرێ بێتەوە ئەڵێ ئەم مناڵەتە ئەمڕۆ چێ بۆ قوتابخانە ئۆتۆمبیل لێدا ئەمرێت بەڵام بۆ ئەوەی خەونەکەی تامان تۆزێ واقعی سحری تایە مناڵەکە بەیانەیە چێ بۆ مەکتەب بەڵێسکارە لێدا ئەمرێت کەسوکارەکە نیان لۆمە ئەمە بکەن ئەڵێ بێت تۆ لە ماڵ مابینیت و خەوت بینێت چکە تۆ ئەزانی مە چیمان بەسەرێت بە بەردەوام سینارەکە والیەکەن بە بەردەوام هەموو شەوێ بڵێن چەر شەوجارێ خەوێکە بینێ ئەڵێ کێترتانەمە ئەو شەمری هەتا خۆی ئەو ژنە خەوبینە دەستەگرێ بەسەر ماڵەکە یعنی چیرۆکەکە زۆر بەسیط دراوە بەردەستی ئاوا هێناوێتی قوڵ هێناوێتی بەڵام بۆچی لەبەرەوەی ئەو بە پێویستی بەرهەمهێنەرەکان بە پێویستی پرۆدوسەرەکان بە پێویستی تەلەڤیزیۆنەکان ئەو سیناریوانەی نووسیوە وەکو ئەرکێکی وەزیفی نووس نەک وەک ئەرکێکی ئیبداعی گەورە بەڵام ڕۆمانەکانی بە ئەرکی ئیبداعی گەورە نووسیوە جیاوازی مارکیز لەوەی ڕۆمانەکانی ئەکرێ بە فیلمی سەرکەوتوو مارکیز هێزی گێڕانەوەی بینینی بەهێزە لە ڕۆمانەکانی یعنی کاتی ڕۆمانەکانی خوێنیتەوە تۆ خۆت لە چای خۆت لە کاتی خوێندنەوە وەک فیلمێکی سینەماییەتە بەرچاوت ئەوەندە هێزی گێڕانەوەی بینینی بەهێزە بۆیە مەسەلەن کە تۆ خۆشەویستی لە زەمەنی کۆلێرا هەل فیلمەکەش بینیەوە مەسەر ڕۆمانەکە بخوێنەوە ڕێک ئەوەی لە فیلمەکەیەتە بەرچاوت لە هەموو ڕۆمانەکەی بینی تۆچکۆ هێزی گێڕانەوەی بینینی بەهێزە ئەو ڕۆمانانەی هێزی گێڕانەوەی بینینیان بەهێزە ئەو ڕۆمانان زۆر سەرکەوتووە بن بۆ سیناریۆی سەرکەوتوو بۆ فیلمی سەرکەوتوو بەڵێ هەر لەسەرەوە لیناخان ڕوونکردنەوەیەکەدا پرسیارێکە کاتەڵێ ئەو نووسەرە لە فیلم دروستکردنی نەزانیەوە بۆیە فیلمەکانی زۆر باش نەبوون نا بە پێچەوانەوە ئەو فیلمەکانی بۆ ناوچەی بۆ ئەو سەردەمەی خۆی زۆر باش بوون بەڵام وەکە فیلمانە نین کە ئاستی جیهانی وەرگرت کە فیلم سازە گەورەکان کردیان وەکو ڕۆمانەکانی ئەگینا بۆ سەردەمی خۆی بۆ تەلەڤیزیۆنەکان بۆ کۆمپانیەکانی ئەمریکای لاتینی لە مەکسیک بۆ سەردەما فیلمی زۆر باشی پێشکەش کردو بۆ ئەوان ئەوە لیناخان شتێکیکەی وتۆ پەیوەندی بە منەوەیە ئەڵێ پێویستە کامیرەکەی لە ئاستی چاوە بێت بەڵام کاک دڵشاد ئەوە کامیرەکەی تۆ نییە کاک دڵشاد گیان لیناخانەوە داوای لێبوردنەکەن لەبەری بە پەلەپەل هەتا کاک دڵشاد تەکنیکەکەی دۆزی و هاتە ناو منیش فریان نەکەوتم ئاگاداری بکەمەوە هەنێشتی سەرەتاییم پێوت بەڵامیتر ئەوە بوو ئەو مەبەستی کامیرەکە لە خوارەوە کاک دڵشاد بێتەوە مەبەستی لەو ئەوە بەرزەکەەوە بزانام ئەوەستێت وڵای ناوەستەلینا جانەوە کێشەکە لە ستاند و لەو شتانەیە ئەو لە بەردەستێتی هەیەی یانیەتی لای من هەیە لای من هەمووی نەکانەیە و خۆم پێشتر ئەوە چەند ساڵە خۆم بۆ ئامادە کردووە ئیجابا بێنەوە سەر بابەتەکە من لەسەرەوە بۆ چوونە لەسەر ئەوە بۆچوونێکی کەمەیە مەرج نییە با بڵین هەموو ڕۆمان نووسێک بتوانێت سیناریۆ بنووسێت ئەوە تایبەتمەندی خۆیەتی ئەو لە ڕۆمانە سەرکەوتووە بەڵام لە سیناریۆیە لە بەرەوەی هەرچەندێ شارەزای سیناریۆ بێت ناتوانێت وەکو ڕۆمان سەرکەوتوو بێت چونکە ئەویان لەگەڵ یا ژیاوە ئەو هەست و نستی لەگەڵات تێکەڵ بووە با ئێمە شتەکان جیاکەینەوە من لە سلێمانی ئەم بیست مەسەلەن مامۆستا وەلیەم یوحەنا مامۆستای هەموو مۆسیقیەکانی سلێمانیە بەڵام چەند کەس گوێی لە ئاوازێکی جوانی مامۆستا وەلیەم بووە چەند کەس گوێی لە ژەنینێکی جوانی مامۆستا وەلیەم بووە ئەم دووشتە ئەبێت جیاکرێتەوە کێشەکە لەوەیە ئەو تایبەتمەندی مامۆستا وەلیەم هەی بووە هەمومان قەرزارین بەڵام وەکو مۆسیقیەک نە جیاوازە بێت جیاکرێتەوە اینجا لێرەشە بە نسبەت نووسەریشەوە لە کوردستانی خۆشمانە زۆر نووسەرمانەیە کاتێکە ڕۆمانێکە نووسێت سێرەکەی لە ڕۆمانەکەی سەرکەوتو نابێ بەڵام لە کورتە چیرۆکە سەرکەوتووە وەنیە کاک دڵشاد ئەمانە لە نووسینی شانۆیە سەرکەوتووە بەڵام کاتێککە هاتووە سیناریۆی نووسیوە و ویستویەتی بکرێ بە دراما و بە فیلم فەشەلی هێناوە خۆ هەمان بابەتە بەڵام چیە چەمکەکان هەناسەی تیا قوڵ و درێژ نییە من ئاوایە بینمەوە کاک سەرکەوت سەریکە بۆ ئەوەی مرۆڤ کە سیناریۆ بنووسێ
طبعا لا ئەدەبەکەی زۆر پێویستە بەڕای من چونکەوە فکرە خەیاڵە هزرە کە هەمی گەشەکە و بەشێکە لە جۆری خەیاڵی داهێنەرانە چکە لە ڕووی زانستی و مشکی ئینسان دوو بەشە بەشێکی وەرئەگرێ کۆمەڵە خانە هەیە لە بەشی چەپا وەرئەگرێ لە بەشی ڕاست ئەیاتەوە یا بە پێچەوانەکەی یعنی تا ئەم بەشە ینی مەبەستم لە زانستی ئیبداعی تا ئەو بەشەی کە وەرئەگرێ پڕ نەبێ وەک بۆری جیوە لەو سەرەوە نایاتەوە هەیە زۆر وەرەگرێ بەس نایاتەوە هەیە وەرناگرانی بە کوردیەکەی پێویستت بە وەرگرتنە پێویستت بە خوێندنەوەی بۆ ئەمە بۆ ئەوەی بابەتە خەیاڵ و ئیبداعیەکەت گەشە پێ بدەیت بەڵام لە ڕووی بابەتی تەکنیکیەوە لە ڕاستی هونەری سیناریۆش چۆن ڕۆمان تەکنیکی خۆی هەیە لە ڕووی هونەریەوە مەسەڵەن بۆ نمونە زۆر لە سیناریۆسە گەورەکان ئەڵێن من سیناریۆم نووسیوە حەزم کردووە تامی ڕۆمان بە بەڵام لە ڕووی تەکنیک و هونەری و متەکامیل نییە ناتوانێت تامی ڕۆمان بە پێچەوانەکەشی ڕاستە ناتوانێت تامی سیناریۆ بە چکە لە ڕووی هونەری تەکنیکەوە جیاوازی گێڕانەوەیان جیاوازە یعنی ئەو هێزی وشەی هەیە لێرە هێزی وێنەی هەیە یعنی بۆ دروستبوونی بۆ ئەوەی کە ئینسان سەلیقەشی لە گێڕانەوەی هێزی وێنە هەبێ پێویستی بە بینینی زۆرە پێویستی بە شارەزابوون لە تەکنیکی سیناریۆ هەیە من تەمانەوەی باسم کرد باسی هزر و خەیاڵی سیناریۆم کە نەک باسی تەکنیکەی بۆیە نووسەرێکی ڕۆمان نووسێک ئەگەر هێزی تەکنیکی بینینی تەکنیکی سیناریۆی نەبێ لە ڕووی هونەریەوە قاڵ نەبێ شارەزایەکی باشی لە هونەری هۆنینەوەی سیناریۆ و گێڕانەوەی سیناریۆ نەبێ ڕۆمانوسێکی باش ڕەنگە نەتوانێت سیناریۆکی باش بنووسێ ئەمە زۆر ئاساییە بەڵام ئەکرێت ڕۆمانێکی باش بنووسێ بکرێ بە سیناریۆکی باش بەڵێ هەر لێرە سۆیلەخانی شەڵێ ئەتوانین بڵێن سیناریۆی وێنەی و جوڵا و بینراوە بەڵێ سۆیلەخان ئێمە شەر باس لەواکەین اینجا مەسەلەی تەکنیک ئێستا ئێمە باسی ناکەین چونکە تەکنیک تەوەرێکی کەیە لە سیناریۆیە تەکنیک تەنانەت ئەو بۆشایانەی بینی دێڕ بە دێڕ جیا ئەکاتەوە لە ناو سیناریۆ نووسینە تەکنیک لەویا ڕۆڵێکی کەی هەیە بۆ ڕۆڵەکە ئەیگەڕێنێتەوە خزمەتی کامێرەمانەکە خزمەتی دەرهێنەرەکە خزمەتی دەنگسازەکە خزمەتی کەسەکانی ترەکە ئەکتەرەکە بەڵام نووسینی سیناریۆ وەکو ئەدەب ئەمەیان لایەنێکی کەیە با بڵین بابینەوە سەر ئەوەیان ئایا تۆ بەس مەبەستت لە وێنەیەکەیەتی وێنەی جوڵاومان پێنیشان بات کە ئەتای خەیتە ناو قاڵبی ئەدەبیەوە یاخو لە چی ڕوانگەیەکیکەوە تۆ بۆیە ڕۆی تەڵی ئەڵەی سیناریۆ جیایەکەیتەوە لە تەکنیکە کەوتە جیایەکەی تۆ لە قاڵبەکانی تر ئەزانەی من کەوتم باسم کرد جارێ سەرەتان باسی سیناریۆکەم وەک قۆناغی سیناریۆی ئەدەبی قۆناغی سیناریۆی ئەدەبی وتم پێویستی بە سلیقەیەکی ئەدەبی بە خەیاڵێکی ئەدەبی بە فکرێکی ئەدەبی گەورە هەیە بۆ ئەوەی هێزی بیرکردنەوە هێزی خەیاڵ هێزی گێڕانەوەت بە هێز بێ بۆ ئەوەی ڕۆشنبیرێکی معریفێکی گشتی وا کەڵەکە بوو بێلات کە دەستبردن بۆ بابەتێک بزانی چۆن بە هەستیاری دەستی بۆ بێت چۆن بە قوڵی دەستی بێ بۆ چۆن بۆ چین بە چین لەسەر کارکتەرەکان ئەوەستی دوای مەسن باسی تەکنیکەی ناکەم باسی هێزی خەیاڵەکەم بۆ نووسینی سیناریۆ ئەمانە پێویستی بەچێ پێویستی بە خوێندنەوەی بەردەوام هەیە پێویستە تۆ لە جیهانی ئەدەبە بە بەردەوام خوێندنەوەت هەبێت بە بەردەوام ڕۆمان خوێندنەوە بچکە ڕۆمان خوێندنەوە هێزێکی زۆر گەورە بە خەیاڵتەیە هێزێکی زۆر گەورە بە دروستکردنی ڕوودا و دروستکردنی چیرۆک و دروستکردنی کەسایەتیتەیە زۆربەی ئەو کەسانەی کە ڕۆمانی هەر بابەتێکی کە ئەنووسن بۆ نووسینی دیالۆگ ئەچن دەقی شانۆی خوێندنەوە بۆی خوێندنەوەی دەقی شانۆی زۆر گرنگە بۆ دیالۆگ سازی لە ڕاستیە دیالۆگ سازیش هونەرێکە کە پێڵم دیالۆگی درامی یان شتێک نییە لە هەر زۆرینەی مخریجەکە ڕەنگە کۆک بن لەسەرەوەی شتێک نیە ناوی دیالۆگی واقعی بێ دیالۆگی چوە سینەما یا چیرۆکی یا ڕۆمان واقعوە خۆی کۆپی ناکە واقعی کەت پێشکەشەکە کە واقعی درامیە بۆیە ڕۆڵی دیالۆگی زۆر ڕۆڵێکی گەورەی هەیە بۆ ئەوەی تۆ ئینسان لەمەشا سەلیقە پەیاکە لە نووسینەوەی دیالۆگە یا لە دەڕشتنی دیالۆگە بە پێی کارکتەرەکان لە ڕاستی بەلای من زۆر گرنگە من خۆم وام ئیتر هەر کەسی کە ڕەنگە بەهرێکی تەبێ بە جۆرێکی کە بێ دەقی شانۆی زۆرە خوێنەوە کە دەقی شانۆی زۆرە خوێن تۆ فێری مامەڵەی دیالۆگە بێ لەگەڵ کەسایەتیە ئەمەش چەمکێکی ترێتی کە بۆ سیناریۆی ئەدەبی زۆر گرنگە کە ئیشی تا بکرێت من حەزەکەم نمونەیەک بێنمەوە ینی زۆر کەس ئێستا ڕەنگە پێی وایە دیالۆگ زۆر گرنگ نییە لە سیناریۆ فیلمە بەڵام با هەر بڵێن بە تازەترین شت باسکەم کریستۆفەر نۆلان دوایین فیلمی ئەمەی هین زانانەوەیەکە ئەم
ناوەکەی نایەتە سەر زمانم داوای لێبوردنەکەم ئەوەی زاناکەی کە ئەم ناوەکە نایەتە سەر زمان داوای لێبوردنتان لێکەم ئۆپنهایمەر کاتی ئەگە سەری فیلمی ئۆپنهایمەرەکەی ئەمەندە دیالۆگی تایە زۆرجار ئەڕاتە دۆخی درێژدادڕی یعنی ئەوەندە دیالۆگ زاڵەتیایە ئەوەندە قسەکردن بە دیالۆگ زاڵەتیایە ئەڕاتە قاڵبی درێژدادڕی پێوترێ زۆربەی ڕخنەگرەکان پیانوێ ئەم درێژدادڕی نۆڵان لەم فلیمە هونەری گێڕانەوەیە بە دیالۆگ کە هەنێ وشە هەیە وێنە نایگەڕێتەوە دیالۆگ بێبی گێڕێتەوە بە تایبەتی کۆمەڵە وشی فەلسەفی هەیە کە لای نۆڵان گرنگە بکە کە ئەڵێ من مردنم کەواتە جیهان لەبەردەستمە ئەمە وێنە ناتوانێت بیگێڕێتەوە دیالۆگێکی گێڕێتەوە کاتێ شکسپیر ئەڵێ من هەمیانیم ئەمەیە کێشەکە من هەمیانیم دیالۆگێکی گێڕێتەوە چکە شوێکی فەلسەفیە بۆیە دیالۆگ ئەم هونەری دیالۆگانە زۆر گرنگە تۆ لە ئەدەبا فێربی بۆی دەقیشانەی بخوێنیتەوە و بۆ ئەوەی خەیاڵت فراوان بێ ڕۆمان بخوێنیتەوە و بۆ ئەوەی بینینت باش بێ فیلم ببینی هەموو ئەمانە پێکەوە بە ناڕاستەوە خۆ لە ناهوشیاری توە گەشە بە خەیاڵی تۆ ئەدەن گەشە بە سەلیقەی تۆ ئەدەن گەشە بە دنیابینی تۆ ئەدەن کە دەسەبی بە چیرۆکێک یا شتێکێتە خەیاڵت زۆر قوڵە بیتەوە تایە زۆر بە سەدەی سرپێی ناینووسیت دیمە لە دوای دیمە ڕزی بکەی شەو ڕۆژ دەرەوە ناوە ئەمە ناکەی ئەوەستی لەسەری کارکتەرەکان قوڵەکەیتەوە درامیەکەی درامای بۆ زیادەکەی هەموو ڕۆڵەکان یعنی هەموو چیرۆکەکان بە هێزی دراما ئەچێتە پێشە دیالۆگ هێزی درامی هەیە دیالۆگ تەنها بۆ کات بەڕێکردن و بۆ ئەوە نییە دیالۆگ قسەی هەیە ئەنجام بەزار بۆ وێنە ئێڵی ئەوانەی کە وێنە ئەتوانێت بیڵێ کە دیالۆگی لێلابەی وێنە قسەکە هەموو ئەمانە پێکەوە سیناریۆیەکی کامڵت ئااتێ من مەبەستەکەم بەگشتی لەسەرەیە بەڵێ جەبابینە سەرمە هەر باسی دیالۆگت کردە سەر من بۆیە ئەوە لە ناوی فیلمەکەش من لەم لاوە سەرقاڵی کاری دەرهێنان بووم بۆیە ناوی فیلمەکەم بیرچوو نافریان نەکەوتم بیڵێم ئۆپنهایمەر بەڵێ کاک ئەمە ژوان باڵێ ژوان قەرەداغی شەڵێ ئۆپنهایمەر بەڵێ بابێمە سەر مەسەلەی دایالۆگ ئاخاوتن لە شانۆ و ئەمە هەر باسی ئەدە بکەین لە شانۆ و لە سیناریۆ و لە ڕۆمان جیاوازیەکان چۆنە بینیتەوە لە ڕاستیە جیاوازەکان بریتە لەمانی خوارەوە چەمچێکی ئەدەبن و چەمچێک شەکە ئەمڕۆ بێ باسکرێن بەڵێ خۆی یەک سیماتی هاوبەشیان هەیە هەرەمیان بریتە لەوەی دیالۆگە بێت درام بێت درام ینی هێزی درامی هەبێت هێزی ئاشکاکردنی کەسایەتی هەبێ و هێزی بەرەو پێشبردننی ڕووداوی هەبێت ئەمە خەسڵەتی درامە لە دیالۆگە بەڵام جیاوازەکەی چییە لە نێوان سیناریۆی فیلم و شانوە لەبەرەوەی لە شانوە وێنە هێزی وێنە بوونی بڵێ ئامادەیی نییە بۆیە هەموو ئەرکەکانی گواستنەوە بە وێنە ئەکرێتە سەر دیالۆگ بۆیە درێژدادڕی یا گێڕانەوەی چیرۆک لە شانوە زۆربەی بە دیالۆگە چکە دیالۆگ جێگەی وێنە شەکرێتەوە لە ڕۆمانە تێکەڵە چونکە بەشێکی بەچاو بە وەسف ئەگێڕێتەوە کە ئەوش هێزێکی وێنەیە بە گێڕانەوە بنمونە کاتێک ڕۆمانی بەختیار عەلی ڕۆمانی با بڵێن کۆشکی باڵندە غەمگینەکان کاتێ ئەو کوڕەی کە دێتەوە باڵندەکان یێنێ بەبان تەمان هێنێکی سەحریە یعنی هێنە بەناو شارە شەڕی ناوخۆی شار چۆڵە ئەڵێ ئەو باڵندانە وەست بۆ ئەکا وێنەت بۆ ئەگرێ ئەمە هێزی گێڕانەوەی وێنەیە ئەمە لێرە پێویستی بە دیالۆگ نییە بگێڕیتەوە ئەمە وەسفەکەی گێڕێتەوە بۆ چۆن بەناو شارادی ئەم شارە شەڕی ناوخۆی شارەکە چۆڵ بووە عاشقێک یەک دنیا بار بولبول و پەلەوەری لە دنیاوە هێناوە بۆی پێشکەشی عاشقەکەی بکە ئەمە لە ڕۆمانە لە شانوە دیالۆگ ئەم هێزەکەی زۆر گەورەیە هێزەکەی بۆچی گەورە چکە جێگەی وێنە شەگرێتەوە جێگەی گێڕانەوەی وێنە شەگرێتەوە لە سینەما لە سینەما هێزی وێنە هەیە هێزی بینین هەیە ئەو شتانەی بە هێزی بینین نەتوانین بیگەڕینەوە هیچ پێویست ناکە لە دیالۆگە درێژدادڕی بۆ بکەین بەڵام ئەمە مانای ئەوە نییە دیالۆگ ڕۆڵی نییە دیالۆگ ڕۆڵێکی زۆر گرنگیە بۆ بەرەو پێشبوونی ڕوودا و بەتایبەتی قوڵبوونەوەی ڕووداوەکان بەتایبەتی ئەو دیالۆگانەی کە پێویستە بە پێی ئاستی کەسایەتیەکان بوترێ مەسەلەن سادەکردنەوەی دیالۆگ درام نییە بەڵام دیالۆگ ئەکرێت درام بێ مەسەلەن با نمونە فیلمی پاڵەوانی ئەزغەری فەرهادی پاڵەوانەکە لە ئەوڵ تا بە ئەخیر تەمان پڕە لە دیالۆگەوە ئەو بۆ ئاگاداریتر ئەو فیلمە پڕە لە دیالۆگ بەڵام وێنەشیتە وێنەشت و پێڵێ بەڵام دیالۆگ هێزی دیالۆگ زۆر تیا باڵایە هێزی دیالۆگی درامی هەموو ئەو دیالۆگانە بینی دیالۆگی قورسی فەلسەفی تیانە بەڵام هەموو دیالۆگانە بە ئاستی کارکتەرەکە بە ئاستی مستەوای
کۆمەڵایەتی کاراکتەرەکە کە ئێڵێ زۆر بە سادەی ئێڵێ بەڵام هەمی باگراوندی فەلسەفی هەیە هەمی باگراوندی سوالی هەیە پرسیاری هەیە مەسەڵەن کاتێک پاسەوانی زیندانەکە لێ ئەپرسێ تۆ ئەم هەموو فێڵە کردەوە یا تۆ زۆر زیرەکی یا زۆر کێلی ئەوشەڵێ ئەگەر زیرەک لەم زیندانە نابووم هەرم جوابێدا ئەم جوابە هەزار سوالە لەگەڕێ یعنی پیاکی زیرەک نییە کە زیرەک من چێکم لە زیندان پیاوی زیرەک ناکرێتە ناو زیندان مەبەست من جۆری مامەڵەکردن لە دیالۆگ لەگەڵ کاراکتەرەکانە کاتێک ئێمە سیناریۆسین پێمان وایە وێنە هەموو شتێک گێڕێتەوە هەموو شتێ ناتوانێت بگێڕێتەوە بەڕای من بەتایبەتی ئەو شتانەی کە بۆدی قوڵی هەیە بۆدی فەلسەفی هەیە بۆدی سوالی گەورەی هەیە ئەو سوالانە زۆر جار وێنە نایڵێت بەڵام وێنە یارمەتی دەرێکی گەورەیە بۆی ئەو سوالانە بکە بەڵام زۆر جار هەنە دیالۆگ شێ درێژدا درێ پێویست ناکات شوێنێ ئێڵێ مەسەلەن بە نمونە کاکسە کۆت من و تۆ هاتوین لێرە ئێستا قسە ئەەکەین ئێستا بە من و تۆ بێ دیالۆگ بکەین چکە هیچ ئاماژێکی کە نییە بیگەێنم ئەو ئەوەی مەبەستمە بیگەێنمە بە دیالۆگ ئێستا من و تۆ قسە بکەین بە بینەری بگەێنین بەڵام کاتێک پێمەڵی سەعات چەنە من هەر ئاوا لا ئەکەمەوە پێویست ناکە بڵام سەعات چەنە ئاوام کرد ساعتێکم لە پشتەوە بینیت یعنی مەبەست بەوەیە ئەمە نمونەی بەسیتە هێرمەوە داوای لێبورد نەکەم بەڵام مەبەستمێ کۆی هێزی دیالۆگ لەگەڵ هێزی وێنە چۆنە لە ناو شانە و پێموتی ئاوایە لە ناو ڕۆمان و چیرۆک ئاوایە لە نەفسی لەماشاوایە بەڵێ بابینە سەر چەندێکی کە بە لابین لەسەرەوەی مەسلەی دایالۆگەوە دایالۆگ دەرکەوت بزانم چی کە گە پرسیارە شتێکیان نەبێ لەم کاتەیە نەکانیوانش بخەمە ڕوو سۆیلەخانەڵێ سیناریۆی ئەدەبی جوڵەی کامیرەی تیان نییە بەڵام وردەکاری و شیکردنەوەی زۆرە بێت تەفاسیل زۆر بدات بەدەستەوە پاشان دەرێنەر سیناریۆی تەنفیزی بۆ داڕێژێت ئەمەیان هەر بەس بۆ چوونێکە با بێمە سەرەمەی لیناخانەڵێ ئەگەر شانۆ وێنە بە دایالۆگ نەگێڕێتەوە ئەوە هەموو ماکیاژ و ڕوخسار گۆڕینە بۆ ئەکەن ئایا ئاماژەی جەستەیی هەر جێڕانەوەی وێنە نییە لە شانۆدا ئەمەیان لێرە پرسیارە بەڵێ بەسەر بەڵێ بەشێکە بەڵام ناتوانێت وێنە هەمی بگوازێتەوە ئەبێ دیالۆگ یارمەتی دەری بێت بەڵێ بابێنە سەر چەمچێکیکە ئێمە کاتێکە لە سیناریۆیە هەر جێڕانەوە هەیە و لە ڕۆمان و لە چیرۆکشا هەیە لە ڕۆمان و چیرۆک و شانۆشا گێڕانەوە هەیە گێڕانەوەکانی ئەوان تایبەتمەندی خۆی هەیە و بنەما و پێکاتێ خۆی هەیە بەڵام من گێڕانەوەی کە لە سیناریۆیە هەیە گێڕانەوەکەی ئەم لە ڕووە ئەدەبیەکەیەوە چی چەمچێکە گرێت چەند با بڵێن خزمەت بە بەستافەکە ئەکات کاکسەکۆ لە ڕاستەیە گێڕانەوە یا چیرۆک بنەمای چیرۆک لە ئەدەبە چ لە سینارۆ چ لە ڕۆمان چ لە چیرۆک چ لە شانۆ یعنی شتێکێک کە لە ئەرستۆ بۆمان ماوەتەوە پێوترێت دراما هەمووی ئەبێ لە سەب ئەساسی بینایەکی درامی ئەکرێ و ئەبە ئەساسی بینای درامی ئەوەیە کە ڕووداوە بردنە پێشە کردەیە کارکتەرە ینی هەموو ئەوانەی کە لە دراما هەیە هەموو ئەم خەسڵەتانە مشتەرەکن لە هەر هەمیە یعنی هەمویان هاوبەشن لە هەمیە جیاوازی تەکنیکەکانیان هەیە مەسەن بە نمونە من ئەمەیە سیناریۆ بنووسم سیناریۆ لەسەر چی بنووسم پاشە من با نمونە تۆ سیناریۆکی کۆمەڵایەتی لەسەر شتێک بنووسی جۆری سیناریۆکەت ئەزانێ ئەمە بابەتەکەت ئەمەیە بەڵام جۆری گێڕانەوەکەت هێزی ئەدەبێ هێزی دروستکردنی خەیاڵی ئەدەبی ئەوێ جۆری گێڕانەوەکەت جۆنی بردنەوە پێشە جۆری پەیوەندی کاراکتەرەکان لەگەڵ یەک جۆری کۆتایی پێهێنان بە کاراکتەرەکان دروستکردنی کاراکتەری تر مەسەن زۆر جار ئێمە هەموو جارە زانین یەکێک لەو شتانەی کە خۆشم تووشی بووم لە کاتی نووسینا ئەویش زۆر جار کاراکتەرێکێتە بەردەستت ئەیبەی تا قۆناغێک نازانێت چی لێ بکەی زۆر جا بۆ لە کۆڵبوونەوە هەن بڵێن سیناریستی بڵێ تەمەڵ چیەکە ئەی کوژێ یا نامێنێ یعنی هیچ لە قەزەکە ڕوو نادا نابێ بە قەزیە یعنی کاتە بوونەکەشی قەزیە نەبوو هێزی گێڕانەوە خەیاڵی گێڕانەوەی نووسەرەوەیە کەون نابێەوە یعنی حتا مردنەکەش بێ بە ڕووداوێکی درامی نابێ بەون بوون نابێ ئێمە بینەر هەست بکەین ئەوەی ڕۆڵی نەما بۆیە ون کرا نە مردنەکەشێ بێ قەزێ دروستکە ئەبێ سوال دروستکە بێتە قۆناغێک بۆی ڕووداوی داهاتوو بەرێتە پێشێ یعنی هەموو ئەمانە جۆرێک سەلیقەی خەیاڵ و ئەدەبیەیە بۆیە شتێک یعنی کاتی ئەڵێن سیناریۆ ئێستا بە تایبەتی لە زەمان ئێستا جگەل لەو دەرهێنەرانەی کە خۆیان بەڕاستی خەیاڵێکی ئەدەبی گەورەیان هەیە جگەل لەو دەرهێنەرانەی کە خەیاڵێکی فەلسەفی و زانستی کۆمەڵایەتی گەورەیان و خوێنەرێکی زۆر گەورن
زۆرینەی بەشێک لە زۆرینە دەرهێنەرەکانی تر پەنیان بۆ ڕۆمان بردووە و سەرکەوتوش بوون ڕۆمانی زۆر گەورەیان کردووە بە فیلم و فیلمی زۆر باشیان تیا بەرهەمێناوە ئەنجا ئەو فیلمانە یەکی قسەیەکێ لە ئەمە قسە یعنی هی تیۆریستەکانی ئەو سێناریستە گەورانی یا دەرهێنەرە گەورانەڵێ بۆ ئەوەی تۆ ڕۆمانێک وەک دەرهێنێنە ڕۆمانێک بکەی بە فیلم ڕۆمانی دەرهێنە بکەی بە فیلم ئەبێ ئاستی معریفیت بۆ ئاستی ڕۆمانەکە بەرزکەیتەوە بۆ ئاستی نزیکی نووسەرەکە بەرزکەدە بۆی تێبگەیتەوە چی بکەیت بۆی تێبگەیت بۆ ئەتەوێ ئەمە بگێڕیتەوە کاتی هێمانگوای فیلمەکەی خۆی بینی لە سینەما هاوارێکی وتی ئەم هەزلەی ڕاگرن مە هی من نییە ئەو دەرهێنە نەهاتوەتە ئاستی من يعني ئەمە نیقاشە ئەمە گفتوگوۆی لە ئاستێکی باڵا ئەکرێ لە ئاستی نخبا ئەکرێ و ئەم گفتوگوانە پێویستە بۆ ئەوەی ئێمە نووسری سیناریستی باشمان بێتە پێشێ نووسری سیناریستی قوڵمان بێتە پێشێ يعني سیناریۆیە کە تعبیر لە کۆمەلگای ئێمە کە لە ڕووی بەها فەلسفی سوالی گەورەمان بۆ دروستکە ئەو سوالانەی کە پێویستە ئێمە بیوروژێن لە کۆمەلگای ئێمە نەمانتوانێت بیوروژین تەنها مە چیرۆکە گێڕینەوە. بەڵێ چەمکێکی کە زمان لە شانۆیە ستایلێکی کەی هەیە لە ڕۆمانە ئەگۆڕێت ئەچێتە قاڵبێکی ئەدەبی بەحتەوە بەڵام لە سینەمایە زمان چی ڕۆڵێکە بینێت بە تایبەت کاتێکە ئێمە لە سینەمایە پێویستمان بۆیە زمانی ئەو خەڵکە بێکە ڕۆژانایی بینین. کاک سەرکەوت زمان ڕۆڵێکی گرنگی هەیە بە تایبەتی لە هەرسێ بوارەکە هەم لە ئەدەب هەم لە شانۆ هەم لە سینەما لە ڕاستیە من هەروکو پێم وتی دیالۆگی درامی بە مانای زمانی درامی بۆ زمانی کوردی لەبیرت نەچێت ئێستا گفتوگۆی ئێمە لە ئاستی کۆمانی من نمونەیەکم بۆ هێنایتەوە لەسەر فیلمەکەی ئەزغەری فەرهادی بۆ ئەوەی زمان لە هەموو کەسی تێبکە بێ زمانێکی پاراوی کوردی قسە بکەی هەتا ئەتوانیت چکە تۆ بۆ بینەری کوردی شەکەی بۆ بینەری دەروەی خۆتیش ناکەی دەستەواژەی ئەو دەستەواژانەی کە ئێستا زمانی کوردی یعنی نسبەتی خوێنەواری لە کۆمەلگای ئێمە لە چاو 30 ساڵ لەمە پێش جیاوازێکی زۆر زۆری هەیە یعنی تۆ بڵێ نسبەتی نەخوێنەواری زۆر کەم بووەتەوە و نسبەتی ئەوەی کە ئێمە زمان کە چەند گرنگیە سینەما زۆر گرنگی هەیە لە ڕوو پێشخستنی زمانی هەموو کۆمەلگایەک یعنی مەسەلەن ئێمە من ڕاوێژکارێکی ئێرانیم بینی کە ڕاوێژکار و لە موسسەی فارابی یەک ڕێی وت زۆر مهم بوو بەلامەوە وتی سینەمای ئێرانی ساڵانە نزیکی زیاتر لە 1000 وشە خزمەتی زمانی فارسیەکە یعنی تۆ بێ ڕۆڵت هەبێت لەوەی خزمەت بە زمانیش بکەی ڕۆڵت هەبێت لەوەی ئیزافە بۆ زمانی کوردیش بکەی تۆ ئەگە بیرمان بێ باسی زمانی ئێستا وشەیەکی بۆ هێنمەوە کە لە سەردەمی خۆی هەنەبووە مەسەلەن لە شانۆ پەیدا بووە ئەمە باسی زمانت بۆەکەم ئەڵێ بەنیازی دیدار بەنیازی دیدار پێش ئەوەی لە شانوە بێتە سەر شان لە تەمسیلە کوردیەکان بکرێ نەبوو ئەم وشەیە کەوشەیە لەسەر شان و لەسەر تەلەڤیزیۆن وترا بوو بە زمانی خەڵک ئێستا خەڵکەڵە بەنیازی دیدار کە ڕێک دەقا و دەق ئەو دەرزینی ئەڵمانەکەیە یعنی من نەمەزانی ماناکێت تا دوای زانیم یعنی مەبەست زمان ئەبێ نەترسین لەوەی پێمان وا بێ ئەم زمانە ئەگەر بە کوردی بڵێن ڕقە بۆ بینەر وانە جیاوازی ئەدا هەیە جیاوازی دەربرن هەیە من ئەڵێم من ئێستا هەر یەک جملە ئەڵێم لە ڕووی ئەدا ئۆبزان چەند جیاوازی هەیە بۆ گوێگر سەڵاو کاک سەرکەوت ئەم کاتت باش ڕسمی وانە کاک سەرکەوت کاتە باش زفرم با دەست پێ بکەین هەر نەفسی قسەم کرد بەڵام جیاوازی ئەدا جیاوازی دەربڕین ڕۆڵی هەیە لەوەی کە دیالۆگەکان واقعی بەبینەر بکە نەک لەوەی شیازی دیالۆگەکان کوردی نەبن بە پێچوانەوە من پاڵپشتی ئەوەم خۆم هاوڕای ئەوەم کە ئەبێ زمانی کوردی و سینەما لە زمانی خزمەتی زمانی کوردی بکە و زمانی کوردی ڕۆڵێکی گەورەی هەبێ وەکو شا لە ناو سینەمای کوردیە. باشە بە شتێکی کە بڵێن خاڵێکی کە من ئەمە ئێستا لێرە باس نەکراوە بەڵام لە کۆمنتی وانەیەکی کەیە باس کرا برادێک باسی کرد ئەوەی تەڕەح کرد ئایا ئەو وشانەی ئەو دەستەواژانەی ئەمڕۆ کە ئێستا لە ناو زمانی کوردی ئایا ئەشێ لە فیلمێکی مێژوویە ئەو دەستەواژانە بەکاربێت لە یەک دوو فیلمەکاڵم فیلمەکە مێژوویە کۆنە لەو کاتێ ئەم وشەیە هەر بەکار نەهاتووەوە ئێستا کە شتی ئینگلیزی زۆرەیە زۆر بەکارێنن کە هەر پێویست
کاتێمەیەک دنیاوچەی کوردی جوانمانەیە بۆ کوردیەکان زین و ناکەنەوە بۆ ئنگلیزی ئەڵێن کەچی لە ناو فیلمێکی مێژوویە بۆ کاتە وتراوەتەوە ئەمە جگە لەوەی کە دەم و چاو و لوت و فیلەر و بۆ تۆکسۆوانەشی تیا هەیە بەڵێ کاک سەرکەوت خۆی سیاقی زمانی کوردی بۆ لە سەردەمی مێژووی ئێمە بڕواکە لە سەردەمی دیوەخانەکان لە سەردەمی حجرەکان دیالۆگی نێوان کەسەکانی ناو کۆمەلگای کوردی ئێمە زۆر درامی بووە یعنی تەنانەت زۆر جار دیالۆگی نێوان شاعیرەکان بە شعر بووە یعنی دیالۆگەکان ئێمە پێمان وایە ئێستا و دیالۆگانە دیالۆگی ئەدەبی وشکنوانین هەروە قسەکراوە وا لەگەڵ یەک مامەڵی یەکتر کراوە بە مەسەل وەڵام گێڕاوەتەوە من لە مەجلسا دانیشتوم لە هەموو دەوشەیەکە 5 مەسەلی هێناوەتەوە 5 نمونەی هێناوەتەوە یعنی ئەمە جۆری ئوسلوبی زمانی ئێمەیەکە لە ناو حجرە و لە ناو دیوەخانەکانەوە گەشەی کردو لە ناو شعر و ئەدەبەوە هاتوۆتە دەرێەوە زمان گەشتۆ بەم ئاستە ئێستا ئەمەی ئێستا کۆمەلگای کوردی بە تایبەتی کوردستانی باشوور تێکەڵکردنی حتا ناوی ئەجنەبی بۆ ناو سینەرۆی فیلمەکان نازام چی ئەمانە بەڕاستی هیچ قسمت نە بە فیلمەکەکانە بە زمانێ چکە بەڕاستی دروستکردنی فیلمی کوردی بە کۆپی ناکرێت بە تەقلیدکردنی فیلمی ئەجنەبی ناکرێت بە تەقلیدکردنی ئەو چیرۆکانە ناکرێت کە چیرۆکی من نین بەو ئەکرێت بیرکەینەوە چیرۆکی خۆمان چین لەکوێ لە چ دەرگایەکی چیرۆکی خۆمانەیەن لەکوێ نامۆبوونی تاکی کۆمەلگای کوردی ئەدۆزینەوە لەکوێ ئەو سوالە گەورە دروستەکەین بۆ کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە کە لە ڕووی ئابووری و لە ڕووی کۆمەڵەشتەوە لە چاو زەمەنی بڵین 20 ساڵ لەمە پێش زۆر لە گەشت باڵاترە بەڵام ئاستی بیرکردنەوە و نامۆبوونی بە کۆمەلگاکەوەی خۆی زۆر بەرزترە یعنی ئەمان هەمی پرسیاری کۆمەلگاین پرسیاری زانستی کۆمەڵایەتین ئەبێ بکرێ من ڕام وایە ئەبێ ئێمە نەترسین لەوەی زمانی کوردی پاراوە بۆ لە فیلمەکانمان بەکاربێنین بەڵام چۆنێتی ئەدا بۆ چ کەساتێک بەکارێنین ئەکرێ پیاوێکی یاسایی بەس بە مادە قسە بکە سروشتیە مادەی ئەوەنە هەرێ مستەڵح هەیە لە ڕاستە بۆ ئێمە هێشتا نەکراوە بە کوردی زۆر تەبیعیە بە لاتینەکەی بڵێ زۆر تەبیعی بە زمانی کێڵە چکە تەواو پێویست ناکە زمان داهتاشی من هاوڕانیم لەگەڵەوەی وشە داهتاشی هاوڕام لەگەڵەوەی وشەکە هەیە یعنی هەیە بۆ نەیڵێن بۆ عەرەبیەکەی بڵێن بۆ فارسەکەی بڵێن بۆ ئینگلیزەکەی بڵێن کە خۆی هەر هەیە لە دەر زمانەوە ئەو ترێتەوە ئێستا تۆ وشەیەکت دیە باندیە خدێ وشەیەکی کوردی جوانە بۆ نەیڵێن يعني ما بس مويا أكري همو أمانة تكل يعني خوي أما برسيارك يجشتي أبي إما بيدات شنو كي جورة بخوم أنا بكين هل لأسي سيناريو لأسي يعني لأسي سيناريو لأسي دراما لأسي فيلم لأسي همو أمانة أبي بيدات شنو بكين بو إما نمان تواني بو مثلا روي تكنيكا وتكنيكي زور باش مان هي عقلي زور باش مان لروي تكنيكو بو لروي سيناريو أما نمان تواني شتێک دروست کەن کە بڵین ئەمە قۆناغێک لە سیناریۆ لە فیلمی کوردی باتە پێشێ ئەبێ ئەم سوالان لە خۆمان بکەین بۆی بە خۆمان بچین و هەر لە خۆمەوە بگرە تا هەموو برادرانی کە خەریکی سیناری لێرە با بزانم برادران لیناخان لەسەر مەسەلەی زمانەوە بزانم دوایمێ بچمە لایەوەی کاک سەروەر ئەڵێ دیالۆگی نامۆمانەیە وەکو ئەمەوێت بێمە ناو چاڵی چاوتەوە لە فیلمی ئالوودە پێم وایە و دیالۆگە ئەوە هەیە وەکو ئیدیۆمە وەکو با بڵین پەندە ئەوە هەیە لیناخان بەس بەکار هاتووە زۆر ئاساییە لەوەیە وت جۆری وتنەکەی جیاواز بێت ئەوە فەرقەوە نیە کاک دڵشاد وەڵا بەڕای من ئەوە هەیە بەس ڕەنگ نیە لەو شوێنە بوترێت شوێنەکەی ئەوە نییە بەڕای من بەڵێ مثلا چکە ئێمە لە دیالۆگی ڕۆمانسی بەڕاستی لە دیالۆگی ڕۆمانسی ئێمە تقریبا بەخۆشمەوە جۆرێک داماویمانتیا لە دیالۆگی ڕۆمانسی هۆکارەکەی وەیە بە پرۆسەیە کاتیا بە پرۆسەی جەنگ و یان بە پرۆسەی ڕۆمانسی زۆر گەورە و قوڵاتیە نەپەڕین بە تایبەتی جیلەکانی ئەخیرمان یان وەک جیلەکانی پێشووەلی دیوانەیەکمان لێ نەخڵقاوە مەسەلەن نالیەکمان لێ دروست نەبووە بەس ئەم بەم پرۆسانات تێ نەپڕین بۆیە سەرەکەی پرۆسەی دیالۆگی عشق و خۆشەویستی لە سەردەمی ئەوانە چەند لە ئاستێکی باڵایە لە سەردەمی ئەمە ئەڕاتە ئەو ئاستەی کە ناتوانین بۆی ئەبێ خۆمانی لێلادەین کە ئێمە نەتوانین دیالۆگی درامی بۆ چێرەکی خۆشەویستی بنووسی خۆمانی لێلا بدەین لێگەڕێن تۆزە وێنە قسە زیاتر بکە باشترە بەڵێ نانە من مەبەستەکەم کاڵێ چاڵی چاوت ئێستا مەسەلەن ئەوەی کەلیمەکە هەیە هەیە وەکو هەبوون هەیە بەڵام لەکوێ بەکارێنی ئەوە مۆزوعەترە بەڵێ چەند لە خزمەتی ئەو جێگەیەیە بالضبطەوە چەند ئەو مەبەستە ئەگەێنێت ئەوە زۆر پێویستە بەڵێ
منانە منش ئێمەش لەگەڵتاین لینا خان بەڵام لە جی خۆیان بێت ئەویان جیایە تەنانەت ئێمە بەکارهێنانی وشەی کوردی ئێمە یەکێک لە کێشەکانمانەوەی ئێستا کە سینەما لە ئەمریکا چۆن خۆی جیا کردەوە لە بەریتانیا لە ئوسترالیا چۆن خۆی جیا کردەوە ئەمریکا بە تایبەت سینەما ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو کە زاراوەیەکی جیاوازی خستە ناو زمانی ئینگلیزی لە جیهانە بەڵێ ناو سینەماشەوە بەڵێ ناو سینەماشەوە ئێستا کە تۆ ڕۆی جۆ لە فیلمێکی بەریتانیەگری لەگەڵ فیلمێکی ئەمریکیە زاراوەکەیان زۆر جیاوازە یعنی هەر زاراوەیەکی ترە ئەمە بێجگەلەوەی ناوچە بە ناوچەی ویلایەت بە ویلایەتی ئەمریکاش کە جیاوازە بەڵام ئەمی شەو ڕۆڵەی هەبووە ئەی بۆ فیلمسازی ئەمی کوردی کار لەسەر ئەوە نەکاتەوە و شەکۆنانەمان زین و کاتەوە عنی ئەبێ زین وکەینەوە بۆ بڵین بە عیبی ئەزانێت فیلمساز نابێ بە عیب زانێت فیلمساز نابێ بچێ پۆز لێ باوەکو کەسێک لە جادەی سەهۆڵەکەیە لە مچکۆ بۆی سەقافەی خۆی پێشاندات کۆمەڵێ دەسەواژی ئینگلیزی بەکاربێنێت ئەمە زۆر قورسە ئەمە ئەتوانین لە فیلمێکە بەکاری بێنین وەکو کەسێکی ئەو جۆرە ئەو نەوعەتە بۆ نمونە لە پاڵتۆیە کارکتەری وەستا سڵێەوە کە عومەری کەریماغا ڕۆڵی بینی ئەدایەکی زۆر جوانی کرد وە کۆمەڵێ دەستەواژەی جوانی بەکارهێنا یعنی هەستە کرد ئەوە خزمەتی شخصیەتەکەیە کرد بەڵام ئەوە نابێ ئێستا ئەمڕۆ تۆ لە هەموو جەیەکی ناو زمانی کوردیا و لە فیلما بەکاری بێنیت ئەوە غەڵەتی گەورەیە ئەوە تاوانە بەرامبەر بە زمان و بە تایبەت زمان لە سیناریۆ و لە فیلمە بابێمە لای کاکسەروەر چەمکێکی کە باسەکات ئەڵێ بەڵام پێویستە هەموو فیلمێک ئەو ئاستە معریفیەی هەبێت لە کاتێکا فیلمی زۆر سادە هەیە و جێی دەستخۆشی ڕەخنەگرانیشە ئەم وەکو ڕوونکردنەوەیەکی خۆیە بەڵام من پێم وایە ئەمە مناقەشەیەکێوێت چونکە مامۆستا دڵشاد چی زمان چی سیناریۆ چەند سادە بێت ئەگەر پاشخانێکی معریفی نەبوو چیمان کرد هیچمان بەیست نەکرۆ زای خۆی جۆری سەریکە ئەگەر ئێمە ئەزمموی بڵین دەرهێنەر و سینارستە گەورەکان یا بڵین دەوروبەر و جیهانش سیرکەین ئێمە کاتێک سەیری فیلمێکی بەریتانیەکەین کە سەیری فیلمێکی ئەڵمانیەکەین فەڕەنسیەکەین لە ڕاستی لە بڕی واقعی کۆمەلگاکەی نازانین هەر جۆرە بۆمان بجێڕێتەوە لە ئێمە جێگەی سەرنجە بە تایبەتی بە معریفەوە یجێڕێتەوە بەڵام بۆ نمونە ئەگەر بێ سەیری فیلمەکانی کیارۆستەمی و ئەزغەری فەرهادی بکەین لە چیرۆکی زۆر سادەوە یجێڕێتەوە بەڵام معریفێکی قوڵ لە پشتێوێتی سوالی گەورە لە پشتێوێتی يعني سؤالي فلسفي قوري لبشتيوتي يعني أصغري فرهادي جملة أجر يبقى همو جار بيلين مثلا إيه ما همو جار بنمونيكي بس يعني ولا شونيتي بكاري هنا يعني جملة والزمان لشون سياقي خويا كمعرفة وردكارية بنمونا لجابونا وي دادرو سمين يك جملة هي طبعا أو جملة زوربة ولا فيسبوك هم تانجوت عن ليبوا الله بلام باوكي الله بلام جنابي حاكم الله من لبر باوكم لقال يعني نارم الله بلام جنابي حاكم باوكي هر أمنا ناسيت والله واي باوكنا بلام نظام باوكنا سيرك خوي أم جملة زورة يعني مثلا جنك الله بياك شو بولا هنا قلتي كاكتو زورة شو بولا قلتي زعيمري هي قلتي قينا زعيمري بس من هستكم خوش بيه طبعا أول مركز زور وتراوة بلام لا تشيلوك كي سادة كاتب بكاري يعني بزمانك يا سيرك هم نفسي أم جملة بزمانك السادة أصغري فرادي كاتب لو توقيتها بكاري يعني سؤال لا درسك أخو أم بياوه حقت اللي بناي باوشي لقال أم جمنالي وازدي بينه يعني بسيار مويلة تشيلوك سادة كان حتى مثلا لمسألة إيلي أصغري فرادي تشيلوك كي زور سادة جروب يكا أتشن بو سر آبيك بو سيران مع مستايكا و ركوتني بكا كرك لخارجاته تو الزواج بكا لقال كتشيكا ك بلين دايكي تلبيك نا بيامو مع مستاي تلبيك تشتكي أوايا مع مستاكي لقال خواني هنا ما مستكى تذكيران داره لكوتاي في الأمر شروك حرب سادية الروح حرب سادية الروح بلام يك شروك راتك يشب تشش بخشي تشش زور مهمة تشش بخشي لهنري سيناريو لهنري فيلم تشش بخشي بتشش وداتي بتشش أتباع أم كتش أخم كيت نامي ديار نامي بوخو خم كان إتم سؤال جورج جيلة سؤالي زور قرص نرخنا جركان لسروا هاوران الله أصغري فهذه بيا الله أما دزجيران داربو لقد دزجيران كي هيج مرتاح نبو بارجي خوي شو كنا كردو لقال أم كرة أبيز براته هنجاي كتير لبيني دو برداشابو دوخي كي حملتي هبو بقرته ودواوة
بۆ لای دەستگیرانەکە کە جارێکە ناتەگەڕێتەوە چونکە لەبەرەوەی یەکێکی ناسی کە لەو باڵاتر چێژی پێبەخشی ئەڕواتە پێشێ ناتوانێت چکە داوا دەستی گرتووە لەم نێوانان ناچار بوو خۆی بخاتەن ئاوا کۆ بخنکێنێ چیرۆکەکە سادەیە بەڵام فەلسفەی قوڵی لە پشتەوە مەبەستمەوەی هەر شتێک چیرۆکەکە سادەیە یا گەورەیە معریفە و خەیاڵی فەلسفەی قوڵی لە پشتەوە بوو گێڕانەوەکەی زۆر بەچێژ بوو ئەیگەێنەوەی کاتواتەوێت بەڵێ بە لەسەرەوەی کاک بێمە لای کاک جیوارە جەبارە لێ هیوام وایە ئەم جۆرە لایڤانە بەردەوام بن دەستان خۆش بێت کاک جیوارە گیان ئەمە ١٧٠مین وانەیە ئەوە ١٧ وانە بەردەوام بووینە و جارێش تا ئێساش نازان مێشتا تەمەنم ماوێتی و ڕیشم تەواو سپی نەبووە سەریشم تەواو سپی نەبووە ئیتر بزانم تا چەند بڕەکەم چاوەکەمی کاک جیوارەگیان بۆ هیوایی بتوانین لە خزمەتتان نابین با بزانم کاک بابانەڵێکی بێ زەحمەت ئەی ئەگەر بۆ نمونە باسی ساڵانی 1800 ئەەکەیت لە ڕووی زمانەوە هەر دەربڕینەکانی ئەو کاتە بێت کاک سەرکۆ مەبەستە منە و پرسیارە کاک بابانم پرسیارە باس خۆی سەری کە زمان یعنی ئەوانەی شارەزایی زمانن تەمان باشتر ئەزانن زمان سیاقی زەمەنی خۆی هەیە یعنی هەموو زەمانێک جۆری مامەڵەکردنی وشە لەگەڵ یەکتری جیاواز بووە لە سەردەمێکی تر لە سەردەمی فەلاحی کە خەڵک لەگەڵ دەشت و دەر و ئاشنای دەشت و دەر و ئاژەڵ و پەلەوەر بووە جۆری زمانی دەربرنیان لەگەڵ یەکتر جیاواز بوو لەوەی لەناو شارا بوون لە سەردەمی شارە کە ئارامی هەبووە جیاواز بوو لەوەی لە سەردەمی شەڕا بوون یعنی هەموو ئەم زمانە حتا سەردەمی ساڵەکانی پێشوەکو نمونەیەکم بۆ گێڕایتەوە کاکە سەردەمی بابانیەکان وەڵام و قسەکردن لەگەڵ یەکتر بەتابەتی لە ئاستی نخبا بە شعر بووە بە شعر وەڵامدانەوە هەبووە ئەمە جۆرێک بۆ لە سەلیقە لە پایەبەرزی حتا شاعرەکان ئەوە قسەیان لەگەڵ یەکا کردووە حتا تەنانەت نامەیان بۆ یەکتری نووسیوە ئەڵێ ڕۆژێکیان پیاوێکە چێ بۆ لای نالی مەلا بۆ دەرکراوە لە دێکە پیاوێک فەقێکە تازە تەخەڕوجی کردو ئەڵێ جەنابی نالیوە تۆ لەو دێ نەماوی توانامەیەکم بۆ بنووسە بۆ کێخا بام بخاتە شوێنەکەی خۆت ئەڵێ بخاتە شوێنەکەی من مەلای دێک ئەڵێ بەسەر چاو ئەڵێ جەنابی کوێخە هەزار جەنابی پێخا سڵاو بەو نانیشانەی خۆمتان دەرکرد ئەم پیاوە بخەنە جێگەکەی خۆم یعنی هەمووی بە قسەی نەستەقەوە لە سەردەمی خۆی نووسراوە هەموو مامەڵەی زمانی کوردی زمانێکە ئەمەندە بە مامەڵەی منطق و بڵێن ئاماژە قسە لەگەڵ یەکتر کراوە زۆر باڵا بووە چۆتە ئاستی شعر تەمان ئەمە هەر ئێمەوانە بووین پێم وایە لە لەو قۆناغا کۆمەلگا بەشێکی زۆری هەموو کۆمەلگاکانی کە بۆ قۆناغا تێپەڕیون بۆی هەموو سیاقی زەمانێک جیاوازی و دەربڕنی زمانی خۆی هەیە بەڵێ ئەنجام من لێرە بۆ چوونێکی کەم هەیە کاک مامۆستا دڵشادجان بۆ کاک بابانجان دوو تەوەر ئەبێ زۆر جیاکەیتەوە یەکەم چینەکانی کۆمەڵ هەر چینە و زمانی تایبەتی خۆی هەبوو وەکو کاک دڵشاد وتی مەسەلەن لە کۆمەڵگەی جوتیاریە کشت و کاڵیە لە لادیەکان زمانێکی کە هەبووە کاتێککە دەیتە ناو شارەوە پیشە سازیەکان زمانێکی کەیان هەبووە و کە ئەچیتە ناو فەرمانگەکان و ئیتر جێ ڕۆشنبیران و ئەدیبان ئەمەش زمانێکی کە هەبووە بە تایبەت فەرمانگە جیا بۆ لەگەڵ ڕۆشنبیرانە تۆ لە زمانی عوسمانیەکانە لە فەرمانبەرەکان زۆربەی وشەی تورکیان بەکارێناوە چونکە تورک زاڵ بووە ئەو لە دەسەڵاتی ئەمەیان نەبووە بەڵام دواتر یان پێشتر کە دەسەڵاتی ئیسلامی و عەرەبی هەبووە وشەی عەرەبی زۆر هەبووە تۆ بڕۆ ئێستاشە چیتە ناو ئێران هەموو زمانەکانی تری ناو ئێران لە ئازەریانەوە من تورکمانی ئەزانم تورکمانی کەرکووک زۆری فەرقە لەگەڵ تورکمانی هەولێر لەگەڵ تورکمانی تورکمانستان لەگەڵ تورکمانی ئێران لەگەڵ تورکایە بۆ هەر یەکەی وشەی ئەو دەسەڵاتی تایە ئەمە چینی فەرمانبەرەکان چینی ئۆرستقراتیەکان زۆرە گۆڕێت و شاعیرەکانیش زمانیان زۆرە گۆڕێت و گەلێ جار بووە لە ناوچەیەک شاعیرێک یا کەسێک ڕۆڵێکی گەورەی هەبووە کاریگەری زمانی لەسەری هەبووە بۆ نمونە لەم ناوچەی حەسار و گۆڵدەرە و لەو ناوچانەی لای کەرکووک لەبەر کاتی خۆی فەهد لەوێ بووە بڕۆ خەڵکی ئەوێ ئێستاش زۆربەیان کە ئەیان دوێنیت کۆنەکانیان هەموو شعری قانەعیان لەبەرە بە شعرێکی قانەع جواب دەدەنەوە بەڵام کە ئەڕۆی بۆ
کفری و کەلار و ئەو ناوچەیە کاک مامۆستا دڵشاد دەزانێت هەمویان گۆرانیەکانی نووری باریکەیان لەبەرە هەمویان بەشتی ئەو جواب دەدەنەوە کە ئەشڕۆی بۆ ناوچەیەکی کە مەسەلەن هەڵەبجەیان هەولێر لەبەرەوەی مێژوێکی دێرینی بە هەڵەبجە بە تایبەت مێژوێکی دێرینی ئیسلامی بەسەر یازاڵ بووە بە ئاەت جواب دەداتەوە وشەکان لەوێ ئەگۆڕێن ئەو کەسەی کە لەوێ ڕۆڵی هەبووە چۆن وشەکانە خاتە ناو زمانەوە بۆیە ناتوانین بڵێن 1970ەکان ئەو کاتانە زمانی کوردی پاراو نەبووە ئەی چۆن ئێستاکە ساختکردنەوە هەیە لەگەڵ زمانی سۆمەری بۆ زمانی ئێستا وەنی مامۆستا دڵشاد سێرەکەی کۆمەڵی وشەی سۆمەری هەیە ئێستاش بەکاردێت ئەی چۆن بەکارهاتووە کەواتە ئەو وشەی زمانەی خەڵکەکە کە هەبووە لە سۆمەریەکانەوە تاکو ئێستاکە هەیە وشەکان هەیە وشە کوردیەپەتیەکان هەیە بەڵام توێژەکان چێ بەکارێنێ ئێستا توێژەکەیە لە ناو کوردستانە بڕۆ پڕی کردو لە وشەی ئینگلیزی ئەی توێژێکی کەشمانەیە ئیسلامین پڕیان کردو لە وشەی عەرەبی ئەوها ئەگۆڕێت کاک دڵشاد کاک بابانجان بێمە لای پرسیاری بڵین برادێکی کەمە کاکاوان عومەری هاوڕێمانەڵێ زۆر کورتە فیلم هەیە پێویستی بە زمان و دایالۆگ نییە تەنها بە وێنە جوڵە و ئامات مەبەستی کارەکە ئەگات زۆر فیلمیش هەیە تەبیعیە زۆر فیلمیش هەیە فیلمی درێژ شێ وشەی زۆر بەڵێ دایالۆگی زۆر کەمتیایە مستەر بین هەردا لەگەیتیانە مستەر بین ئەو شۆڕژەی کە کردوێتی کە لە کاتێکە یانود مستەر بین کەسێکی لاڵە وەرنەگیراوە بۆ نواندن وەرنەگیراوە نازان بۆ فیلمێکە چێ بۆ چیە چێت و توانە نا تۆ سەر زمانەگریت بە کەڵک نایت ئەم هات بە کاردانەوەی ئەوە ئەو شۆڕشە گەورەی کرد لە بواری نواندنە مامۆستا دڵشاد پێشەوەی پرسیار بخێنمەوە بینە لای تەوەرێکی کە وابزانم لە خزمەتە فەرموو نازانم خۆت چیت لایە لە بەرنامە هەر شتێک ئەوروژێنی ئەوانەی وروژێنە بەڵام زۆر بەرکەوتنێ تۆ بەهۆی ئەم وانانەوە زۆر بەرکەوتنی لەگەڵ سینەماکار و هونەرمەند و خەڵقانێکی زۆر هەیە ئەو سوالانەی لای خۆت مەسەن جێگەی بەرکەوتن جێگەوەی نیقاش بکرێ بەتابەتی لە بواری سیناریۆ هەر چۆن ئەوروژێنی من حەزەکەم مناقەشە بکەین کێشەمان نییە ئەویان شتێکی کە خەمە ئەولاوە بەسەمە بزانم خۆت لە زنجیرەی نووسین و بیرکردنەوەی خۆتە چی تەوەریەکەیە باسی بکەیت واللهی ئەو تەوەرە ئەوە بوو کە باسمان کە تەوەری کە باس بکەینەوە ئێستا ئەتوانی بیگۆڕی بزانین هەر لە پەیوەندی بە سیناریۆ و ئەدەبوونەرەوە بێت باشە ئێمە هە لە ناو باشە لە ناو سیناریۆ چونە قۆناغێکی تر بەوتم لە ئەدەب و خەیاڵ و باگراوندەکەم زانانی يعني من هەموو جارێکەڵێم سێرم لە دێ کەسێک ڕۆمانێک ناخوێنێتەوە سیناریۆ نووسێت سێرم لە دێ کەسێک دوو فیلم نابینە سیناریۆ نووس یعنی ئەمانە بۆ من هینن بۆ هەموو کەسێکڕان بۆ ئێمە ناتوانین فیلمی کوردی باش دروستکەین بڕۆینە قۆناغێکی تر قۆناغی ئەوەی ئێمە چۆن بتوانین بەرهەمە ئەدەبیەکانمان بکەین بە سینەما هۆکارەکەی چییە ئێمە بەتایبەتی لە ئاستی ئەدەبە لە ڕۆمانە لە قۆناغێکی باش چوینتە پێشێل جگە لە ڕۆمانەکە ئیبراهیم حەمەدژانی گەل ئێمە بۆچی هیچ ڕۆمانێکی تر نەمانتوانێت بکەین بە سینەمەکە بە مەرجێک ڕۆمانی زۆر باشمان هەیە لە هەموو بوارەکانە لە هەموو بڵێن ژانرەکانە کۆمەڵی ڕۆمان و چیرۆکی باشمان هەیە بۆ نەمانتوانێت لەبەر هۆکارەکەی چییە ئەتوانێت سەرم تەوەرە قسە بکەین و چۆن بتوانین ئەمە بکەین بەڵێ فەرموو لە ڕاستیە من ڕۆمانی کوردی بۆ ئەوەی کە گوازرا بێتەوە بۆ سینەمەکە یەکێکە لەو ئوستوبانەی کە زۆربەی دەرهێنەرە باشەکانی جیان دەسی بۆ بن ئەویش گواستنەوەی ڕۆمانەکانە بۆ سینەما چکە خەسڵەتی سینەمای تیا بەتایبەتی ئەو ڕۆمانانەی هێزی گێڕانەوەی بینینی بەرزە بە بڕوای من ئێمە چیرۆک و ڕۆمانمان زۆر لە ئاستێکی باڵایە لە چاو سیناریۆ بۆیە بگەین ئەو ئاستە باڵا لەوە تێ بگەین ئەبێ ئەم ڕۆمانە چیرۆکانە بخوێنینەوە لەمانەوە چیرۆک دروستکەین لەمانەوە چیرۆک هەڵجنێنین لە ڕاستیان من هەر بۆ نمونە کارکتەر هەموو ئینسانێک هەروایە بۆ نمونە فیلمێکە بینین لە چیرۆکێکی زۆر معجیبی یا لە ئەسڵی چیرۆکە دی ئەمە کۆپیەکەی نەکۆپیەکە یعنی بڵێ
لەمە ئەتوێ سینناریۆ بنووسی بەڕاستیمە سینناریۆکی کوردی دەرناچێت و سینناریۆیەک دەرناچێت کە لە دەرەوەش بە نظری ئەتیبار لێت وەرگن یعنی کاتێک بەهمەنی قوبادی ساتێ بۆ مەستی ئەسپەکانی نووسی و دەرهێنانی بۆ کرد دەنگدانێکی گەورەی هەبوو چکە واقعان باسی کۆمەلگایەکی کرد کە سنوور دابەشی کردووە کە چه ئازارێکە ئەچێژە بەشیان سنوورەوە سوالی گەورەی فەلسەفیتیان بوو یعنی جگەلەوەی خەڵک لە ڕووی عاتفی پێوت کوردی بە ناشرین پیشەندە شتێک نەماوە لە دنیا ناوی کورد بە ناشرین پیشان بێ یا بە جوان پیشان بێ لە دنیا ئەم سوالە نەماوە کاتێک بەرەی ڕۆژاوە ئارامەوەی لەسەر جەنگی جیهانی یەکەم ئەڵمانیا کردوێتی کەچی لە جەنگی جیهانی یەکەم ئەڵمان خۆی کردوێتی یەک شتی سلبی فەڕەنسا پیشان نایە کە ئەڵمان کردوێتی هەموو سلبیاتەکە ئەڵمانە ئەڵمان سەربازەکانی دوو لە ڕووتۆمیە بازن قاز ئەدزن خوێن ڕێژن فێڵ لە فەڕەنساکەن هەموو ئەڵمانش پیشانیاوە عیب نییە لە ئەوروپا ئەمە نەماوە کاتێک کە تۆ فیلمی ناپلیۆنە بینی ناپلیۆنێکی لاواز ناپلیۆنێکی ئەنانی ناپلیۆنێکی شکست خواردووە بینی ڕاستە فەڕەنسەکان گلەیەکیان کردوتیان لە بەرەوەی نووسەرەکەی ئینگلیزیە لە بەرەو ناپلیۆن ڕقی لە ئینگلیز بووە بۆیە ئاوا نووسێتی بەڵام نەبوو بەزەجێکی گەورە بڵێن نەخێر ناپلیۆن وانە بۆڵێنەوە دیوەکی تری مێژووی ناپلیۆنە شتێک نییە لای ئێمە لەوە بترسین کۆمەلگای ئێمە بە فیلمێک جوانە بێ ناشرین نەبێ ئەوەی جوانە حقەتی کۆمەلگای خۆمان باسکەین ئێمە بەشەرین لەم کۆمەلگا ئەژین لە چواردەوە پێتن ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پڕە لە کێشە و ململانێ ئێمە ملەتێکی نمونەیی نین لەوانە جیاوازتر بین بۆی هەموو چیرۆکانمان مشتەرەکە ئەو ڕۆمانانەی لە وڵاتی ئێمە هەروتم ژانی گەل جگە لە ژانی گەل ڕۆمانی چیرۆکانی کە دەستی بۆ نەبراوە هۆکارەکەی وێ دەرهێنەرەکانمان بە تایبەتی پرۆژەی سینەما لا ئێمە پرۆژەیەکی بەدامەزراوەی نییە یعنی پرۆژەیەکی فرسەت و وەقتیە بە فرسەت یان بودجێک وەرەگەن بۆ فیلمێک هەر چۆن بێ شتێ بێ حازرکەم بەڕاستی پرۆژێکی درێژخانە بۆی پرۆژێکی درێژخانیە سینناریۆی جوان بەڵێ قۆڵ دروست نابێ و پەنا بۆ ڕۆمانەکان تۆ ئەگەر هەموو ڕۆمان هەرچی ئەو ڕۆمان نووسانە مەسەن کاکە بەختیار عەلیمان هەیە چەندەها ڕۆمانی هەیە لە ئاستی فیلمی گەورە شێرزاد حەسەنمان هەیە ڕۆمانی هەیە لە ئاستی فیلمی گەورە ئارامی کاکەی فەلاحمان هەیە عەتا محەممەدمان هەیە ببوورە من ناوەکانم هەمی بیر نییە یعنی حتا ڕۆمان نووسەکانی پێشوو لەوانەی ئێستاش حەمە فەریق حەسەنمان هەیە چیرۆکانی ڕەوف حەسەنمان هەیە یعنی چیرۆکانی بەکر حەسەنمان هەیە هەر چیرۆکەکانی کۆمەڵە چیرۆکی ئارامی کاکەی فەلاحمان هەیە کە زۆر چیرۆکی زۆر جوان و هینیتیە هەموو ئەمانە خەزینەیەکی گەورن لە ئەدەبیاتی ئێمە بۆ سینناریۆ ئێمە بێ دەستی بۆ بەرین ئێمە ئیتر وازەوە بێنن سینناریۆ دروستکەین بەبێ خەیاڵ بەبێ مەعریفە بەبێ باگراوندێکی ئەدەبی بەبێ دروستکردنی پرسیار بەبێ سوال لە کۆمەلگا بەبێ ئەوەی چیرۆکی ناو کۆمەلگای خۆمان بە شوێکی هونەری بیگەڕینەوە نە کۆپی واقع بکەن ئەگینا تۆ من هەموو جارێک سوالێکێتە بەردەستم هەموو کەسێک پێمەڵێ کاکە بیرۆکەیەکمێ بۆ فیلم زۆر هەموو بیرۆکەی بۆ فیلم جوانە هەموو بیرۆکەی ئەو کوردستانی ئێمە یا زۆر جا پێمەڵێن کوردستانی ئێمە ئەوەندە کێشە و چیرۆکی تیا بەشی سەدان فیلمەکە بۆ ناتوانین فیلمێکی لە دروستکەین فعلا ناتوانین سکول لەبەرەوەی شەرت نییە ئەو هەموو سەدان چیرۆک و هەمی بێتە فیلم هەموو هۆڵۆکۆست ڕەنگە 10 فیلمی لە دروست بوو بێ مەرج نییە یعنی جگە لەوەش بەڵێ هەمانە هەزاران چیرۆکمان هەیە بەڵام بۆ نابێ بەدراوە چکە سەلیقەی ئەدەبی بیکا بەدراو سەلیقەی ئەدەبی چیرۆکی بۆ دروستکە سەلیقەی ئەدەبی لە ناو کۆمەلگا واقعەکەی کە دروستکە جگە لە کۆپی واقعەکەی خۆی هەموو ئەمانە پێویستی بخوێنە بە بڕوای من بێ ئاشتاواییەک لە نێوان سینەماکاران و ئەدیبان دروستکەین ئەم ئاشتاواییە لە نێوان نووسەرەکانمان ڕۆمان نووسەکانمان چیرۆک نووسەکانمان لەگەڵ دەرهێنەرەکانمان کە لە ڕووی تەکنیکیەوە دەرهێنەرن ئەبێ ئەمە ئاشتاوایەک و گفتوگویەکی بەردەوام دروستکەن چکە ئەم دوو پێگەی لە دنیا پێکەوە زۆر لێدراون زۆر یارمەتیەکەدەن فیلمی سینەمایی هەیە ئەوەندە خوێنەری بۆ ڕۆمان دروست کردووە تێیپەڕاندوە لە دەرەجە خۆی چیرۆکی ڕۆمانیشەیە فیلمی بردووە ئاستێک چەندەها جیهازی بڵێن خەڵاتی باڵای بردووە یا بۆی ئەم دوانە ئەبێت پێکەوە لە کۆمەلگای کوردی هەرچە کۆمەلگایکی لە ڕاستی واقعی خۆمان بڵێن کۆمەلگاکەمان چاوەڕێ نەبین فیلم و شتمان لە ئاستی ئابووری و سیاسەتی و کۆمەلگایمە زین چوانە ئێمەش لەو دۆخاین واقعی بین یعنی خۆمان ببینین ملەتێکین لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەموو کۆکەیتەوە 5 ملیۆن کەسین لە ناو دوو شارە جیابووینەتەوە جیاکراوینەتەوە دەسەڵات ئاوا تەوزیع ئەمە واقعەکە ئێمەیە لەناو ئەم واقعشتی ناموبوون هەیە سوالی نامۆیی هەیە بە بیدۆزینەوە لە چیرۆکی ڕۆمان نووسەکان بیدۆزینەوە با بڕین هەموو ڕۆمانەکان بخوێن و بێ مناقەشەی بکەین بێن گفتوگوی لەسەر بکەین من ڕۆمانێکی ئارامی کاکەی فەلاحم دەست کەوت خوێنمەوە ئێستا چاوەڕێم ڕۆمان تازەکەشی بخوێنەوە شەربەتی بۆ من ڕۆمانێک بوو جێگەی ئەو بوو سینناریۆیەکی زۆر ئەکشنی جوانێکا دەرچێت بۆیە دەستم پێکردم
سیناریۆکی باشم بۆ ڕۆمان نووسی هەرچەند یعنی معالەجی فەنیم کردووە لە ڕووی سینەماییەوە لە ڕووی دیالۆگ و ڕاستە و دیالۆگەکانی زۆرتر ئەدەبین زۆرتر بە دیوارە شتە گێڕێتەوە من تحلیل کرد یعنی بە کوردیەکەی زمینێکی زۆر باشی بۆ قسەم سیناریۆکی باش بنووسم بۆ هەمومان ناچین دەست بۆمە بەرین بە هەمە دەست بۆمە بەرین بەتابەتی بۆ چیرۆک بۆ ڕۆمان من دەستخۆشی لەوانەکەم دەست بۆ چیرۆکە مێژوویەکانە بن دەستخۆشی لەوانەکەم دەست بۆ ڕۆمانەکانە بن دەست بۆ هەموو ئەو یادەوەریانە بن کاکە هەموو ئەم فلیمان نوێنەی کە یەنە پێشی و باڵ ناپلیۆن ئەوتە لە چۆ وەرگیراوە کاکە هەر ئۆپنهایمەر هەر خۆی لە چۆ وەرگراوە لە کتێبێکی یادەوەری هۆمپیرۆسی ئەمریکا وەرگیراوە هەمووی لە ئەدەبیاتەوە وەرئەگیرێ ئێمە ببخوێنە بۆی لەم ئەدەبیاتە شارەزا بن کاگەر نەخوێنەوە نازانین ئەمە هەیە بۆیە تکایە ئەو ئاشتەوای با دروستکەین و دیالۆگێکی کراوە لە نێوان ئەدیبان و هونەرمەندانی سینەما و شانوە دروست بێت بۆی ئێمە بتوانین بە کەشێکی نوێوە بینای سیناری کوردی دروستکەین هاوشان لەگەڵ دەقی شان و ڕۆمان و چیرۆک بەڵێ من بەڵێ لەگەڵتا من چەندێکی هەیە هەر جۆر لێم نییە جۆر لێم بوو کاک سەرکەوت بەڵێ من جۆم لێ بوو ئێستا جۆر لێمە هیچ گوێ لێت نییە کاک سەرکەوت من جۆم لێتە بەس نازانم هیچ کێشەیەکەیە بزانم لای خۆتەوە مایکەکەم نەگرتووە هەدەی کاک سەرکەوت ئێستا جۆت لێمە ئێستا گوێت لێمە نییە جۆت نازانم بزانم برادەران ئەگەر گوێتان لێمە ئاگادارم کەنەوە بزانم کێشەکە لای منە چونکە هیچ کێشەیەک باوەڕ ناکەم لای منەوە هەبێت برادەران ئەگەر گوێتان لێمە ئاگادارم کەنەوە گوێت لێمە کاک دڵشاد کاک سەرکەوت ئێستا هەیە من جۆم لە تۆیە ئێستا ئەڵێ هەردووکتان دەنگتانەیە کاک بابان ئەڵێم کاک دڵشاد چەمچێکی کە هەیە من ئەوە لێرە لەم وڵاتانە زۆر باوە بە تایبەت لە ئەمریکاوە زۆرێک لە فیلمە ئەمریکیەکان هەر ڕۆمان نییە هەر چیرۆک نییە خەڵک لێرە فێرن وەکو نەریتێکی خۆیان لەوەیە لای ئێوەش لە سویسرا شەبیار خەڵکی سادە دەفتەرێکی بەدەسەوەیە بەردەوام سەرگوزشتەی ژیانی ڕۆژانەی خۆیان نووسێتەوە و زۆرێک لە فیلمەکان لێرە سەرگوزشتەی ژیانن کراون بە فیلم ڕۆمان نییە چیرۆک نییە بەس من ئەڵێم قۆناغی ئێمە ئێستا پێیشمان بەمێ لەمەوە دەست پێ بکەین یعنی دوایی ئەوانە ئەگەر چالاکی فیلم زۆر هەبوو وەکەوەی لە ئەمریکا هەیە لە ئەوروپا هەیە لەوە ئەکرێ چکە لە بەرەوەی ڕاستی ئەمان ئەوەندە دەستیان بردو بەرهەما دەبەکان ئیتر کەم شتیان بەدەسەوە ماوە ئیتر دەست بن بۆ یادەوەریەکان بۆ مەلەفەکانی ناو پۆلیس مەلەفەکانی ناو خەستەخانە چیرۆکەکانی ناو زیندان هەموو ئەمانە بابەتن بەڵێ اینجا من مەبەستەکەم ئەوەیە یعنی ئەمانە هەمووی ئەبێ ئیشی لەسەر بکرێ من هەتا لە یەکێ لەوانەکانمە داوام لە خەڵک کردووە گەلێ جارێساوی کە بە تۆ وتراوە بە من وتراوە بە زۆر لە برادر وتراوە کەسێک دێت کەسێکی سادەیە یعنی کەسێکی هەر ئەوە نییە برادێکمان ناوە لە بازار ئیشێکی کەی هەیە شتێکی کە هەیە ئاگای لە فیلم نووسینەوە نیە حەزەکە سەیری فیلمکە ئەڵێ لە کاک سەرکەوتە گە ژیانی من بکەی بە فیلم زۆر شتێکی جوانی لێ دەرەچێت بەڵام من لێرە بەمبەستەکەم چییە من ناتوانم بیکەم بە فیلم بەڵام تۆ وەرە خۆت سەروەتێکی گەورەی نیشتمانی ئەم وڵاتیت وەرە بینوسەرەوە وەکو یادگاریەی نووسیتەوە وەکو چیرۆکەکەی نووسیتەوە وەکو تر هەر شتێک هەیە بینوسەرەوە کە نووسیتەوە لە مڵکی تۆ دەرەچێ بێ بە سامانی نەتەوەی یعنی با لەسەر فەیسبوک دایگرێ ئێستا فەیسبوکمانەیە جاران دەفتەرێکە بوو ئێستا فەیسبوکمانێ لەسەر فەیسبوک یادەوەریەکانی خۆتان بنووسنەوە کاینووسنەوە بەیانی فیلم سازێک ڕۆمان نووسێک دێ سوودی لێ بینە شتێکی جوانی لێ دەرەچێت ئەوە هەر لەسەر و چەمکەی کە بەڕێستان باسە کرد حەزەکەم بێمە لای برادرانە نێکەن هەنێ پرسیاریان کردووە با و پرسیارانە بەسەرمانە تێ نەپەڕێت یەکێک لەو کەسە ئازیزانم کە ئێستا فێرخوازە لە ئەزمونگەی فیلم سازان بەڵێ من بەردەوام بەبم تۆ دارێک جۆر لێمە بێ کاکە لالۆ خەڵات کاک دڵشاد هاوڕێیان ئەم یەکێکە لەو ئەزمونگەی کە ئێمە لە وابزانم مانگی 6ەوە دەستمان پێکرد یا مانگی 7ەوە کە هەوڵ دەین
ئەو خەڵکانی کە حەزیان لێ ببن بە فیلمساز فیلم بنووسن ئاشنای ئەم بوارە بن ئێمە ئەزمونگەیەکمان کردەوە ئەزمونگە مەبەستمان لە خولە یا لە وەرکشاپە بەڵام لە کوردیە ئەزمونگەمان پێ جوان بوو یەکێکە لەوانە و ئێستا گەشتۆتە قۆناغی ئەوەی سیناریۆی نووسیوە و یەکێک لەو کەسانن کە سیناریۆیەکی جوانی نووسیوە کە کاگلالۆ پێم وایە هەر ئاگای لە بوارەکە نەبووە بەڵام ئێستا گەشتۆتەوەی سیناریۆیەکی جوانی نووسیوە اینجا مامۆستا دڵشاد پرسیارێکە کات ئەڵێ ئەگەر سیناریۆز دایالۆژێکی نووسی ئەو ئەکتەرەی کە دیاریت کردووە بۆ وتنی ئەو دیالۆگە ئەگەر کارەکتەرەکە خەڵکی هەولێر یان کەرکووک بێ زمانی ئاخاوتنی خۆی وت کێشە ئەبێت بە گۆڕینی وشەکە نمونە لە دیالۆگەکە نووسیوتە بۆ ئەو ئەڵێت لۆ بۆ نووسەر ئەبێتە کێشە لە ڕاستی بلای من کێشەنە لە دنیاش کێشەنی یعنی مەسەن کاکە من تاسی نمونەتان بۆ بگێڕمەوە فیلمی ناپلیۆن بە زمانی ئینگلیزی کراوە خۆشی فەڕەنسیە یعنی ئەوە مەکەنەوە مەکەن بکێشە وردەکاریانە وردەکاریانە ئەوە زانی وەکسی وایە وەک وایە تۆ پەنجە بۆ مانگ ڕاکێشی خەڵک بڵێ 50 لارە توجارە سەری مانگەکە بکە ئامانجەکەی تۆ من بە بڕای من ئەمە ڕای خۆمە تەمان ئەو زمانەی سۆرانی ئێستامە قسەی پێەکەین تەمان زمانی سلێمانی نییە یعنی سلێمانی بەشێکە لەم زمانەمە زمانی سۆرانی ستاندارد یاتوانین بڵێن یعنی جۆرێک تێکەڵیەکە لە نێوان ئەردەڵانی و سلێمانی و هەولێر و ئەمانە ئەم زمانەی لە ساڵی 60ەکان و لە شاعیر و نووسەرەکانی بۆ ماوەتە بەم شێوازە ئەنووسین بە بڕای من چیرۆک چۆنە گێڕیتەوە هەمشی بە یەک زمان بە یەک لەهجە بیگێڕەوە بەس چیرۆکەکەت بەهێز بێت کارگەی لەسەر کارکتەرەکەت ناکە تۆ ئەتەوێت چیرۆک بگێڕیتەوە تۆ ناتوێت بڵێ لەم چیرۆکە بڵێ ئەم کەسە خەڵکی هەولێرە ئەم کەسە مەبەستمە بە هەولێری ئەو مەبەستی بێ جیاوازە تۆ مەبەستی بێ لەهجەی هەولێر لە فیلمەکە تا حضوری هەبێت هیچ کێشە نەتوانێت بەکاری بێنی بەکاری فیلمەیە هیچ عیبەیەک نییە لای من بە بڕای من یەک زمان بە بڕای من یەک لەهجە یعنی ستانداردەکە زمانە کوردی ستانداردەکە ینی بۆ نمونە هەموو فیلمە فەڕەنسیەکان بە زمانی پاریسی ئەکرێن جگە لەو فیلمانەی کە مەبەستیانە لە لادیا بە زمانی لادیایی بکرێت وەک چۆن لە مصرا هەموو فیلمەکان بە لەهجەی قاهیرە ئەکرێن جگە لەو فیلمانە سعێدین خۆیان مەبەستیانە لە سعێد بکرێت بە لەهجەی سعێدیە ئیکەن یعنی مەبەست ئەمە هیچ ئەشکالێتی نییە بۆ ئێمە حتا مثلا دراما سووریەکان زمانی بەگشتی هەر هەمویان زمانی بڵێ شامین یعنی دیمەشقی لەهجەی دیمەشقی زاڵە بەسەر هەر هەمووی بۆ زمانە ستانداردە قسەکە هیچ نەبوو بەعیبەش حەلەبیەک بەوە قسە بکە کەرکووکیەک بە لەهجە سۆرانی هینەکە قسە بکە هەولێرێک بەمە قسە بکە هیچ عیبە نیە لە سینارە بەڕای من بەڵێ منش هەر هاوڕام لەگەڵەوە و لینا خانیش باسیەوە کاڵێ هۆکار چیە فیلممان نییە بە شێوەزاری هەورامی ئەلبەتە زۆرمان هەیەجات من بۆ چوونێکم هەیە لەسەر و مەسەلەیە وە کاک دڵشادش ڕوونکردنەوەیەکی لە چەند چێکەدا ئەمڕۆ لەگەڵ کاک سەلاح ڕەشیش کە هاوڕێمانە کاک دڵشادەی ناسی و برادران زۆر بەشتان بیناسن باسی چەند چێکمان لەو بابەتە کرد پێشەوەی لایڤەکە دەستکەین سوتفۆ ێسەوە بابەتەکە شاتە سەرەوە زمان زۆر جار لە فیلمە ئەبێتە هێما بۆ مێژوو تۆ کاتێک کە دێت کارکتەرێکە هێنیت لە زەمانێکە ئەو وشانەی بەکارهێناوە و لە ناو فیلمەکەی تۆ مەبەستە مێژوێک دەست نیشانکەیت ئەوە تۆ ئەو دەستە واژانە زۆر زەرورەی کاتی خۆی بەکاربێنیت بۆ نمونە من بیستومە من فیلمی ساڵی فیلمی 1970 نەبینیوە بەڵام بیستومە لە برادرانەوە ئەڵەن لە فیلمی 1970 هەندێک دەستەواژە وشە بەکار هاتووە ئەمڕۆ بەکاردێت هی ئەو کاتە نییە ئەمە کێشەیە بێ زۆر بە وریایی مامەڵی لەگەڵا بکەیت وەلە تۆش لە حەبجە ئەمە زۆر جیاوازە یا باسی ئەوە کراوە کە ئەڵێن برادران باسییان کردو کوتم من فیلمەکەم نەدیوە ئەڵێن مەسەلە جلوبەرگ ئەڵێن مەسەلەی تەسریحەی قژ تۆ هەنێ فیلمەیە لەم فیلمە جیهانیانە بەس بە تەسریحەی قژ بەداهێنانی قژ تۆ فیلمەکە ئەخوێنیتەوە کەمە هیچی ساڵێکە بە بەکارهێنانی جۆری قوماشەکە دیزاین نەخشی سەر قوماشەکە و گوڵانێکە لەسەر قوماشەکەن تۆ فیلمەکە ئەخوێنیتەوە یعنی ئەمە زۆر زەرورە ئەگەر زمانیش بێت زۆر زەرورە زمان ئەو دەستەواژانی لەو ساڵانە لەو دەستگایە با بڵێن لە فەرمانبەری ئەوێ چی بەکارهێناوە
زۆر جیاوازە. تۆ لە کەرکووک فەرمانبەرێک لە هەولێر فەرمانبەرێک لە زمانی ساڵانی 1920 کاتێک کە فەرمانبەرێک بەکدایانێت ئەتەوێت دەستنیشانی لە زمانەکەی ئەتەوێت دەستنیشانی ئەو قۆناغە بکەیت ئەبێ زۆر ئاگاد لێبێ هی کەرکووک هی هەولێر وشەی عوسمانیان هێشتا بەکارهێناوە. بەڵام لە هەڵەبجە بێت فەرمانبەرێک ئەتوانین بڵێن ئەتوانێت وشەی فارسی و عوسمانی بەکاربێنێت. ئەگۆڕێت چونکە هەڵەبجە سەر سنوورە، پێنجوێن سەر سنوورە، ئەمانە زۆرە گۆڕێ کاتێک کاچی بۆ بەغا کوردێک لە بەغایە ئەگەر لە فەرمانبەرێک بێت وشەی عەرەبی زیاتر بەکارهێنێت. ئەمە شتەکان ئەگۆڕێت، دەسەواژەکان ئەگۆڕێت. تەنانەت جلوبەرگیش اینجا ئەگەر بێت و هیچ جێ خۆی بێ ئەوەیان زۆر باشە. ئەمە وەکو هێمایەک ئاماژەیەک، بەڵام وەکو هەنێ برادران کردیان فیلمیان هێنا، درامایان هێنا، کەسەکانیان هێنا، هەموو کارکتەرەکانیان تێکەڵ کرد، زمانەکان تێکەڵ بوون، جاری وا بوو کوڕی بوو کچی بوو، باوکەکە بە هەولێری قسەیە کرد، دایکەکە بە زمانێکی کە، کوڕەکە بە زمانێکی کە. ئەگەر کێشە نەبێت وەکو ئاماژە ئاساییە. من بەڕای من ئاساییە وەکو کاک دڵشاد وتی، و ئێمەی کورد ئەمڕۆ پێویستمان بەوەیە هەموو ئەو زاراوانەمان کۆ بکەینەوە. هەنێ لەو برادرانە کردویانە ئەوە شتی جوانە، با کۆیان بکەینەوە. ئێمە زمانی ستانداردمان نییە، بەڵام با هەوڵ دێن خەڵکەکەمان لەو هەموو زاراوەی کوردی تێبگات و زمانی ستاندارد بە دوو چەمک دروستە بێت، یەک بازار، دوو دەوڵەت. ئێمە نە دەوڵەتمانەیە نە بازارێکشمانەیە، هەمومان کۆ بکاتەوە، هەموو کوردستانی گەورە کۆ بکاتەوە لەو بازارڕێ. ئەمە کێشەی گەورەیە. اینجا بۆیە مەسەلەی هەورامیش لیناخان ئەبێ یەکێ بێ کارکتەرێک بێ دای بنیت. من لە فیلمی زامێلی گەرمیانە کارکتەرەکەم خۆم بە گەرمیانی قسەمە کرد. تەنانەت بێگەرد ئەحمەد خەڵکی سلێمانیە، گەرمیانی نەبوو، بەڵام فێرمان کردویش بە گەرمیانی قسەی کرد. یعنی ئەکرێت ئەوە ئەکرێ وە نەبێ، بەڵام تا چەند خزمەت بە پەیامەکەکە وانییە کاک دڵشاد نازانم ئەگەر بۆ چونێکی کەتە بێ لەسەرەوە. خۆی لە ڕاستی ئەوانە مەسائلی شکلین، یعنی ئەتوانی بڵێن بەتایبەتی دەستبردن بۆ فیلمی مێژووی درامای مێژوویە بێ زۆر حساس بین، بەتایبەتی لە پێکاتەی دیمەن هەرۆکتۆتت لە دیکۆر، لە شێوازی کارکتەر، لە هەموو ئەمانە زۆر گرنگە. بەڵام بەلای من قسەکردن لەسەر لەهجە و جیاکردنەوەی لەهجە تعبیرکردن کە ئامانجێکت نەبێ، یعنی ئامانجەکەت لە پشتیەوە نەبێ، بە بڕای من ئەو زمانەی کە هەمومان لێ تێگەین ئێستا لە هەولێری لێ تێگە، سلێمانیەک، هەورامیەک، هەڵەبجەیەک، شارەزوریەک، ئەو زمانە ستانداردە کوردەیە کە لە ساڵی بڵێن 40 و 50-60ەکانەوە موسساتی زمانی ئێمە، زمانزانەکانی ئێمە لە ناو زمانی کوردی ئاوا کردویانە بەم زمانە کە زمانی ڕسمی، زمانی بڵێن کوردی باشوورە، ئەکرێ بەو زمانە هەمووی قسە بکەین و ئەکرێ کابرایەکی ئینگلیز بێت چیرۆکی ئێمە بە ئینگلیزی بگێڕێتەوە. من پێم وابێ فارسی شاتوە چیرۆکی هەڵەبجە و فارسی گێڕاوەتەوە، یان بە زمانی فارسی، بەڵام چێژەکەی داوە بە تۆ. ئەمانە مەسەلەی شکرین ئەبێ ئامانجی لە پشتیەوە بێ بۆ ئەماکەیت. بۆچی بەلاجەی هەڵەبجەی ئەتەوێ قسە بکەی، بۆچی بەلاجەی هەورامی ئەتەوێ قسە بکەیت. مەسەلەن بە نمونە هەورامان ڕەنگە پڕ بێ لە چیرۆکی زۆر جوان کە تعبیر لە کۆمەڵگای ئێمە بکە، بەتایبەتی مەسەلەی ژن لە هەورامانە، ئازادی ژن لە هەورامانە، نەبوونی فرەژنی لە هەورامانە، خەسڵەتەکانی چین، ژیان لەگەڵ شاخە، ژیان لەگەڵ گوێزە، ژیان لەگەڵ دارە. ئەمانە چ کارکتەرێکی لە هەورامانە دروست کردووە. هەموو ئەمانە جێگەی ئەوەن بابەتی سیناریۆ بن، یعنی بابەتی چیرۆک بن. ئەو کاتە ئەکرێت تۆ بە هەمی بە هەورامیش بکەی، ئەتوانی بە سۆرانیش بکەی، هەمی لێت یەکە. یعنی ئەوە شتێکی شکلین، یعنی شتێکی جەوهەرینین، شتی جەوهەری بابەتەکەیە. تۆ چی بڵێیت؟ بەڵێ بابێ من لای لیناخان پرسیاریان ڕوونکردنەوەیەتی ئەڵێ ئاستی فیلمسازیمان نزمە وڵاتێک ڕۆمانەکانی نەبنە فیلمی سینەمایی باش کە ئاسی فیلمسازیان باش بێت. ئێمە ئەگەر فیلممان هەبێت مناڵێکی بچووکە، من پێم وایە هەر بۆ چوونێکی خۆیەتی بۆ چوونە طبیعی. ئێمە لە وڵاتێکی وڵاتی جەنگین، یعنی چەند ساڵە استقرارەکە، یعنی ئێمە لە وڵاتێک نین مؤسسە دەوڵەتمان نەبووە تا دەوڵەت لە پشتیەوە بێ سینەما دروست بێت. ئەمە هەموو ئەو هەوڵانە هەن بۆ سینەما هەوڵی تاکن، هەوڵی تاکەکانن، هیچ هەوڵێکی مؤسساتی یەکگرتووی، یعنی بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ سیاسەتی کەلتوری نییە، نیەتی لە هیچ بەرنامەیەکە، لە هیچ کابینەکانەی بووە، و بۆ سینەماش نیەتی، بۆ هەموو بوارەکانی کەشنێتی، هەموو هەوڵەکان هەوڵی تاکن.
لێرەیە بۆ چوونێکەڵێت منم بۆ چوونە تۆزێک هەڵوێستەم لەسەری هەیە کاک مامۆستا دڵشاد نازانم بەڕێستان ڕاتان چییە گەر گوێت لە دەنگم بێت ئەڵێ بەختیار عەلی ڕێنووسی تەواو نییە تەواو ئینجا ڕۆمانەکانی بکرێنە فلم بنە کارەسات لەو نووسەرە دنیابینی بچووک و خەیاڵیە مامۆستا دڵشاد نازانم تۆ ئەم بۆ چوونە تاگالەیە یان نا کاکەوت وەڵای من تەلەفۆنێکم بۆ هات خەتەکە بچڕا بەڵێ لینا خان ئەڵێ بەختیار عەلی ڕێنووسی تەواو نییە اینجا ڕۆمانەکانی بکرێنە فلم ئەبنە کارەسات ئەو نووسەرە دنیابینی بچووکە و خەیاڵیە بە پێچوانەوە بەلای من نووسەرێکی گەورەیە زمانێکی زۆر پاراوی هەیە لە ڕۆمانەکانی و بەڕاستی شێوازی گێڕانەوەی بینینی سەلیقێکی زۆر بەرزی هەیە بە بڕای من هەموو کەسێک ئەبێت جورئەت و خوێنەرێکی زۆر گەورە بێت دەست بە بۆ ڕۆمانەکانی ئەرۆ ئاسان نییە لینا خان من ئەم بۆ چوونەم لە یەک دوو کەسی کەشبینی هەنێکیان هەیە لە نەریتێکی ناشرینی ئێمەی کوردەوەیە ئەوە ئەوم پێ جوان نییە ئەو یەک دوو کەسەش کە یەکێکیان یعنی سێرم کرد بەبێ سەرچاوە ئەم شتانەی وت بەبێ بەڵگە ئەم شتانەی وت نەهات دێڕەکانمان بۆ ڕوون کاتەوە ئەمە زۆر خەتەرە ئێمە کاتێک کە نووسەرێکمان سەرەکەوێ کاتێک کە هونەرمەندێکمان سەرەکەوێ بۆ بکەوینە ئەوەی بیشتێنینەوە لێی دین لە هەموو چەمکەکانی دین ئەمە زۆر خەتەرە یعنی بەختیار عەلی هەر چۆنێک بێت ئەوتانی ڕۆمانەکانی بینین وەرە گێڕێ بۆ زمانەکانی دنیا ئەگەر توانایەکی ئەدەبی باڵای لە پشتەوە نەبێت چۆن وەرە گێڕێت ئەی چۆن ئەفرۆشرێ ئەی چۆن ئەو خەڵکانە دێن سەیرەکەن ئەی دێنەی خوێندنەوە بۆ نووسینێکی تۆ نابێت بۆ هی من نابێت بۆی کاک دڵشاد نابێت وەنی مامۆستا دڵشاد بەڵێ نا کاکە بەختیار عەلی یەکێک لە سەردەمی ئێستا گەورەترین ڕۆمانوسی سەردەمی ئێستای کوردە بڵێن بەڕای من یعنی وەکێکە لەو کەسانەی با بڵم ئەتوان بڵێن تەنیا کەسە کە ڕۆمانەکانی وەرگێڕاوەتە سەر چەند زمانی زیندوی ینی و زۆربەی ڕەخنەگرەکان لە ئەڵمانیا و لەمانە مەکە من بەرچاوم کەوتم زۆر بە سەلیقێکی باڵا باسیەکەن و بە جۆرێک بەختیار عەلی معرفێکی گەورە لە پشتیوەیەتی خەیاڵێکی گەورە لە پشتیوەیەتی خەڵک کاتێک قسە لەسەر نووسینی کەسێکە کە قسە لەسەر وشەیەک ناکە بە هەڵە ئێڵێم یا بە هەڵە نایڵێن یعنی کاتی خۆی شەکۆبیەکەس لە شعرا عسکەری بەکارێنە گرەخیان لێگرتیان کاک شێرکۆ نابێ بڵێ عسکەر تۆ زمانی تۆ بە یارمەتی زمانی کە بڵێ سەرباز وتی بۆ من نازانم عسکەریانی سەرباز یعنی تۆ فێرمەکەی وتی لەبەرەوە کورد سوپای نەبووە تا عسکەری هەبێ عسکەر سیمای سوپای عراقە بۆیە بەکارێنم یعنی هەرێکی هەر وشەی لە سیاقی خۆی بەکارێت تۆ ڕەنگە بەیانی من بڵێم عسکەرەکان هاتن مەسەڵەن نووسێتی عسکەرەکان هاتن کاکەڵێ کورد سوپای نەبووە تا سەربازی هەبێ کورد چەکداری هەبووە شتی هەبووە نازم سوارچاکی هەبوو ئەمانەی هەبووە بەس مؤسسەی سەربازی نەبووە عەرەب هەیبووە بۆیە عسکەری یعنی سەربازی عەرەبی عراقی یعنی مەبەستم ئەوەیە ئەو هەنێ جار جۆرێ وشە جۆرێ هین بەکاردێ ئەو شاعیرە ئەو نووسەرە بە مەبەستێک بەکاری دێنێ لای تۆوە ئاکەوێتەوە ڕێنووسەکەی تاوانیان نەیتوانی و بەکاری بێنێ ڕەنگی خۆ نووسەریش معسووم نییە ڕەنگە لە وشەیەک لە ڕستەیەک لە جملەیەک هەڵە ڕێنووسێک هەبێ بەڵام ئەم ناکاتەوەی کە لە گەورەی ئەم نووسەرەکەم بێتەوە من بۆ چوونێکی کەش هەیە تۆ باسی ڕێنووست کردووە لینا خان بۆ چوونێک هەیە بەڵام من بەڵگەم لا نییە خۆم بڵێم بەڵگە بەڵام بیستومە اینجا ئەگەر کەسێک شارەزایی ئەوەی هەیە ئاگای لەوە هەیە حەزەکەم ساغی کاتەوەکو بەڵگە بەڵام من لام نییە شەکسپیر من تا ئێستا هیچ تێکستێکی بەنگلیزی نەخوێنێتەوە بەردەسم نەبکەوتەوە ئیشم پێ نەبوو ڕێک نەکەوتووە بیخوێنمەوە بەڵام ئەڵێن شەکسپیر لە ڕووی ڕێنووسەوە ئیملائیەوە هەڵەی زۆر بووە بەڵام شەکسپیر ئەو کەسەیە کە لە هەموو جیهانە ئەخوێنرێت ئەم ڕێنووسەی لەکوێ ئەوەی لەکوێ لە هەموو جیهانە خوێنرێت ئەوەی لەکوێ کە چەرچڵەڵێ لەو کاتەیە من ئامادە بووم واز لە هەموو کۆڵۆنیاڵەکان یعنی ئەو وڵاتانە بێنم کە داگیرمان کردووە بەس شەکسپیر نەمرێ ئەوەنە گەورە بووە ئەوەنە خزمەتی بە ئەدەب و ئەم وڵاتە و زمانەکەی ئێمە کردووە
کەواتە ئەگەر بێت و ڕێنووسیتەوە و نەبێ گرنگ نییە. نمونەیەک لەسەر خۆمەێنمەوە، من لە 38 ساڵی و 40 ساڵی هاتوومەتە ئەمریکا. ئینگلیزیەکەم ئەڵبەتە وەکو کەسێکی ئەمریکی نابێت و ئەشنووسم بە ئەنگلیزیە نووسم، بەڵام کە بە ئەنگلیزی ئەنووسم برادەرە ئەمریکیەکانم دێن یارمەتی مەدەن لە ڕووی ڕێنووسەوە لە ڕووی داڕشتنی وشەکە با بڵێن بۆ کوردیش ڕاستەوە بۆ نووسینی یارمەتیم ئەدەن، بەڵام سێرەکەم نووسینەکانی شمیان زۆر بەدڵە. ئیتر ئەمە بۆ ئەوی من ببێ بەکارەسات. ئێستا من مەسەلەن بەتەمای پرۆژەیەکی زۆر گەورم، مامۆستا قوبادی جەلیزادە وتی پێی وتم بەتەمای شتێکی وام، وتی تۆ ئەگەر زمانەکە تەواو نەبێت چۆن ئەوەی پێەکەی؟ بەڵام ئەمە چییە بەهرەیەک لە پشتەوەیە پاڵم پێ ئەوە نیە من ئەوە بکەم. اینجا بۆیە ئەو بۆ چوونە تا ڕادەیەکەنێ کەس کە هێرشەکەنە سەر کاک بەختیار، من لەو پێگەیەوە ئەیبینم، بەو هیوایم وا نەبێت، وا بەو هیوایم کاریگەری لەسەر کەسانی تریش نەبێت. برادێکمان لەسەر ئەوە بۆ چوونێکی هەیە، کاک سەروەر سۆفیاڵێ منیشتەوە و پێچەوانەی لینا بیرەکەمەوە. هەر کاک سەروەر سۆفیاڵێ بەختیار لێوان لێوە لە خەیاڵ و فەنتازیە. اینجا بۆیە لینا گیان من حەزم کردەمە بەس گەنگەشەیەک دروستکەین، خۆشەویستی لای من زۆر خۆشەویستی، زۆر ئازیزی، بەردەوام تۆ خاوەنی فلیم سازانی، بەڵام ئەمە بۆ چوونە، حەز ناکەم لەم بۆ چوونە کەسمان تووشی هەڵەبین. بڕۆمە سەر پرسیاری کە چونکەیتە من نامێ پرسیاری خۆمکەم، مامۆستا دڵشاد ناشمێ پرسیاری برادەران دوورکەوێتەوە. سینەماکارانی کورد خۆیان بە دوور گرتووە لە کارە ئەدەبیەکان. ئەگەر هەر سینەماکارێک بێت فیلمێک لەسەر ئەنفال بکات، باوەڕ بکەن گۆڕستانی چراکانی شێرکۆبیەکەس جوانترین سیناریۆی لێ دروست دەکرێتە بێتە باشترین فیلم کە لەسەر ئەنفال. ئەمە کاک قادر سەمە دەڵێت. وابزانم منیش لەسەر هەمان بۆ چوونم، نازانێتتر مامۆستا دڵشاد گیان تۆ. بەڵێ برادێکی کەمانەڵێ کاقەی سعدوڵاڵێ دەستان خۆش بۆ ئەو بابەتانە و ئەم دایالۆگانە کە خزمەتێکە بۆ سەرجەم چەمکەکانی هوەر بەگشتی ئەمەیە بپرسم تا چەند چیرۆک لە خزمەتی بەرهەمی هەر کارێکی هوەری کوردی بووە، هەرچەندە پڕین لە چیرۆکی واقعی کە مامۆستا دڵشاد زۆر بە تەرکیزەوە توانیەتی پێنووس بخاتە سەر لاپەڕەی سپی لە گێڕانەوە چ وەک ڕۆمان یاخود سیناریۆ، و ئایا لایەنی ئاکتینگ تەکنیک هۆکارە بۆ ئەوەی دراما و فیلمسازی کوردی هیتت بۆ نەگەشتونەتە ئاستی شاشەکانی هیچ نەبێ دراوسێ کە خۆمان نەزانین ئەم فیلم و درامانە لە شاشەی کەناڵەکانی کوردی لێ دەدرێت تا چەند نازانم میتر چیەڵێ. بەڵێ کاک دڵشاد ئەگەر لە ڕاستی ئەڵێ کاتی خۆی هیچ شکۆکەوە قسەی هیچ شکۆکەوە بزانم ئەڵێ بنامەکانی فیلمی باشچینەڵە سیناریۆ دیستان سیناریۆ لە ڕاستی ئەگەر تۆ ئەساس سیناریۆ وەکەوەی بینایە دروستکەی ئەساسەکەیەتی تۆ ئەساسەکەت تەواو بوو ئیتی دیکۆرەکەی هەرچۆن بێ هەر ئەتوانی بە جۆرە لە جۆرەکان دروستیکە. سیناریۆ ئەگەر فیلم ئەگەر دراما سیناریۆی بەهێزە بوو، بینای ئەکتەری بەهێز بوو، چیرۆکی بەهێز بوو، بەڕ یارمەتی درێکی گەورەیە بۆی ئەکتینیش بەهێز بێتایە. و بەڕاستی لە وڵاتی ئێمە شتێکەیە پێ وترێ ڕاهێنەری ئەکتەر کە دەرهێنەرەکانمان زۆر پەنای بۆ نابن، یعنی دەرهێنەری ئێمە خۆی هەموو شتەکانەکە ئەمە یەکێک لە یا ئەوەتە ئێمە ڕاهێنەری بە پێچوانە بەپێی ئەزمموی خۆم من ڕاهێنەری ئەکتەری باشمان هەیە بە تایبەتی، بەڵام ئەگەر سیناریۆی باشمانە بێ، بەڵام لە ڕاستیە سیناریۆی خراپ قەت شتێکی باشی لێ دەرناچێت، حەزێکی ئیملاقتنی ئەکتەری دنیای بۆ بێنە، چونکە نابێ بەشت، چونکە سیناریۆکەت بنیادەکەی تەواو نییە، بنیادەکەی خراپە، بینای کارکتەرەکەی خراپە، کارکتەر چی بکات، چوار دیالۆگی سارد و سڕ بۆ داناوە، نازانی بۆ ئیکا، نازانین چ خزمەتێک بە ڕۆڵی ڕووداوەکانەکە، نازانێت چ خزمەت بە ئەکتەرەکەکە. بۆیە ئەساسی بینای ئەمە ئەساس سیناریۆیە. ئێمە کێشە گەورەکەمان من لێرەوە دەست پێ یەکەم ئەگینا لە بواری تەکنیک و تەکنۆلۆجیا و هەموو ئەوانەی کە لە دنیا بەکاری ئێستا لە کوردستانی ئێمەش بەکارەوە بە خۆشحاڵیەوە ئاستی توانای هوەری فیلم دروستکردن لە وڵاتی ئێمە لە ئاستێکی زۆر باشە ئێستا، یعنی ئەتوانم لە ئاستێکە لە ئاستی عراق ئەتوانم بڵێم لە ئاستی عراق ئەگەر باشتر نەبێ کە ئاستی عراق دەکە ئاستی عراق ئێستا تۆسێ بەرەو پێشەڕات، یان ناڵێم بڵێن وەک ئاستی دنیا، بەڵام لە ئاستی ناوچەکە ئاستێکی باشی هەیە.
بۆیە ئێمە مادام ئەم کەرەستە گەوهرە گەورەیەمان هەیە بۆ دروستکردنی فیلم بۆ نین ئیش لەسەر ئەساسەکەی بکەین کە سیناریوەیە کە سیناریوە کە دیالۆگ سازیە کە ئەکتەر سازیە کە چیرۆک سازیە کە هەموو ئەمانە کە ناتوانین شتی لەسەر دروستکەین ئەساسی کێشەکە لێرەوە دەست پێەکە بۆیە ئەبێت لێرەوە ئەم ئەساسە چاکەین قسە لەسەر ئەم ئەساسە بکەین. بەڵێ لیناخانەمەی بۆ من نووسە چاڕوانی بەرهەمی سەرکەوتوی فێرخوازەکانین زۆر سوپاس دەکەم ئەمە باسی لەوەی ئەزمونگەکەی کاوتم کاگلالوی چەکەلەوانە زۆر سوپاس دەکەم ئێمەش بەو هیواین ئەوان لە ئایندەیە ببن بە کەسانی بەتوانە. کاک بابانەڵێ کاک دڵشاد بەو شێوەیە مۆڵەدانێکی ڕەها نابینێ بۆ نمونە ئەی باسی خانەوادەیەک ناکەیت ئەەکەیت ناکرێت مناڵەکان لە ناو یەک بە هەولێری و سلێمانی قسە بکەن. منوتم ئامانجت چییە بۆچی بە زمانی هەولێر و سلێمانی قسە ئەگەر ئامانجەکە دیاری کرد ئەکرێت بەس تۆ بەبێ ئامانج تەنها بڵێ لەبەرەوەی من لەهجەکانم تێکەڵ کردو لە درامایەکەمە ئامانج نییە. بەڵێ ئامانجی درامی ئیشەکەت چییە؟ بەڵێ کاک بابانجانەوە یەک دوو برادر ئیشێکی وایان کرد کە کەسانی وایان هێنا کارکتەری ئەکتەری وایان هێنا بۆ ناو ئیشەکانیان بەڵام ئایا تا چەند سەرکەوتووە بێت تا چەند سەرکەوتو نابێت ئەویان بۆچوونێکی کەیە ئەویان شتێکی کەیە ئایا بەردەوامە بێت بەردەوام نابێت ئەمە من جیا لەوەی لە بۆچوونەکەی کاک دڵشاد باسەکەم ینی ئیترەوە هەوڵێکیان داوە ئیتر هەوڵە ئایا فەشە لێنەیە نازانینەوە یان جارێ ماوەتەوە. کاک جان باپتێست ئەڵێ ئەمەی ئێستا لە باشوور کاری پێکرێت زمانی کارجێریە من پێم وایە وان نییە زمانی ئەدە بەش زمانی شعرە زمانی نووسینە زمانی ڕۆمانە یعنی ئەو پرۆسە خۆ بە ئاسان نهاتۆ تا ئاراوە زمانی کارگەڕی نییە بەتەنیا نانا زمانی کارجێری نانا کاکە زمانی ئەدەب و شعر و چیرۆک و ئەوە بە پرۆسێکی دوور و درێژ هاتووە لە شاعیرەکانمانەوە دەستی پێ کردووە تا مێژونووسەکانمان تا ئەوانەی کە دکتۆران هەیە لە زمان وەک عزەدی مستەفا ڕەسوول و مارگوڵ و یعنی دکتۆر ئەمانە هەموو بە پرۆسێکی گەورە هاتوۆتە پێش بەڵێ پەروەردەیەکێکە لەو چەمکانی کۆڵێکی گەورەی هەبووە میدیاکان و ڕۆژنامەکان ئەمانە هەمووی کتێب خوێنەوەوانە هەمووی ڕۆڵێکی گەورەیان هەبوو لە دروستکردنمان یعنی یەک چەمک نەبووە هەر جوانەڵێ کازم ئۆز لە زەری هەوڵی ئەوەی داوە پەیوەندی کورد و سروشت بەرجەستە بکات. من پێم وایە لە فیلمەکانی تریشە ئەوەی کردەوە کارێکی جوانە من بە سەرکەوتوو ێزانم دەستی خۆش بێت پێویستیشە. کاک بزانم چێ ئاودێر یەکخوا کاک ئاودێر حەز ناکەم کۆمنتەکەت بخوێنمەوە چونکە بەو هێرشکردنم پێ جوان نییە. ئەمە لێرە کاک جوان ئەوەی تۆش حەز ناکەم بێ خوێنمەوە چونکە نامانەیە ئاوا قسە بکەین. کاک سەروەر لە بەختیار دەرێژی با بزانم برادێکی کە هەنێک برادران هەنێ دەستەواژەتانەیە هێرشکردن بۆ سەر یەکتری ئەوە بە هیچ شێوەیەک ئێمە قبوڵی ناکەین لێرە بەڵام نەگەشتوتەوەی کە کارکتەر بڕوشێنێتە جیناین بێ من ئەو کەسانە هەر لە فیلم سازانیش دەرەکەم دەستەواژەی زبر بەس با هەوڵدەین ئێمە خۆشەویستی و بۆ چوونەکانمان بگۆڕینەوە جوانترە. کاک لوقمان قاسم ئەڵێ زۆر سوپاس بۆ پراگرامەکەتان بەداخەوە چیرۆکی کوردی زۆرە و لە سەدا پێنجیان نەنووسراوە کە دەرهێنەرەکان بیکەن بە فیلم بەڕای جەنابەت بۆچی تاالعان نەنووسراوە کەس دڵ نانووسێت بۆ نووسانن. پێم وایە وەکو باسمان کردەوە پەیوەستی بە پەیوەندی کاک لوقمانجان پەیوەندی بە کەسەکانەوەی وەکوتم من لە لایڤێکما داوام کردووە خەڵک با بنووسێت ئەوەی لە خەیاڵتە لە مێشکتە بەس مڵکی خۆتە بەس کە نووسیت ئەمڕۆبی خەسەر فەیسبووکی ترە بێ بە مڵکی میلەت بۆیە زۆر پێویستە چاوەکەمی دەست خۆش بێ. کاک سەروەرەڵێ ئەم شێوەزارە لە سێ کوچکەی بابانەوە هەر لە گەشە سندن نایە
گوناحە پێی بورترە زمانی کارگێڕی. من پێم وایە نەک لە سێ کوچکەی بابانەوە ئەمە مێژوویەکی دێرینی هەیە هاتووە نەک هەر لەوانەوە. تۆ ئەیچی لە ناوچەی بادینانەکەی ئێمە چی لە ناوچەی با بڵێن باکووری کوردستانکەین کە ئەوان ڕێژەشیان زۆر لە ئێمە زۆرترە. ئەیچی لە ناوچەی با بڵێن گەرمەسێر لە بەشی ڕۆژەڵات کەین کە ئەوانش ڕێژەیەکی زۆریان هەیە. ئەوانش خۆ هەر کارێکی گەوریان لەسەر زمانی کوردیە. ئەگەر ئێمە باسی زاراوی بەس سۆرانی بکەین، سۆرانی یەک بەش نییە، بەس بانەی گەڕێنینەوە بەس بۆ سلێمانی یا بەس بۆ کەرکووک یا بەس بۆ هەولێر، چونکە تا هەولێریەکانیش تایبەتمەندێکی خۆیانێ، موکریان تایبەتمەندێکی خۆیە، شیرینێک لە زمانە هەیە وەتانێ هەژار و هێمن کە بە ئێمەیان شۆڕشێکیان لەو بوارەیە کرد، چەمکێکی زۆر گەورەی هەیە. مامۆستا دڵشاد جان، من لێرەیە لە پرسیارەکان کۆتایی هات، بەڵام یەک پرسیارێکەیە و حەزەکەم کۆتایی بەوانەکەش بێنین. سیناریۆ تا چەند کاریگەری لە قاڵبە هونەریەکە هەیە؟ لە ڕاستیوتم سیناریۆی باش بە پێی توانای دەرهێنەرەکە یا ئیشی باشی لێ دەرەچێ ئیشی باشی لێ دەرناچێ، بەڵام سیناریۆی خراپ ناتوانێت ئیشی باشی لێ دەرچێت. سیناریۆی باش یارمەتی دەرێکی گەورەیە بۆ دەرهێنەر، بۆ ئەکتەر، تەنانەت بۆ بوارەکانی پشتی کامیرە هەر هەموو یارمەتی دەرێکی گەورەیە کە بزانن چیان ئەوێ و بزانن بینای ئەم سیناریۆ حازرە، ئەکتەر زانێت چی ئەوێ، ئەکتەر زانین بیناکەی چییە، باگراوەندی چییە، ئێستای چیە، داهاتی چی، ئەزانێت چیرۆک بەرەوکی ئەڕۆ. سیناریۆی باش ئاوایە. سیناریۆی باش خەیاڵی دەرهێنەر فراوانتر ئەکا، گەورەتری ئەکا، خەیاڵی ئەکتەر بۆ گەڕان قوڵبوونەوە بەناو ئەکتەرەکانیە زیاتر ئەکا. سا زۆر قسە لەسەرەوە کە دەڵێن نۆڵان یەکێ لە عەجیبەکانی ئەوەیە ئەکتەرەکانی فرەچینن، یعنی چینی سەرەوە نییە بەتەنیا، ئەچێتە خوارەوە، سێ چین چوار چین ئەچێتە قوڵایی ئەکتەرەوە. مەبەستم ئەوەیە ئەم جۆرانە لە سیناریۆی باش بەڕاستی دەرهێنەری باش ئیشی باش دەتوانێت لە دروستکە و دەرهێنەری باش بەڕای من ئەبێ ئاشنات و دۆستاکی گەورە لەگەڵ ئەدەب دروستکە، بۆ ئەوەی چکە بەڕاستی پرۆسەی دەرهێنانیش جۆرێکە لە پرۆسەی نووسین بە زمانی وێنە، جۆرێکە لە پرۆسەی نووسین بە تەکنیک، جۆرێکە لە پرۆسەی نووسین بە تەکنۆلۆژیا، یعنی پرۆسەی نووسین بە معنای معریفە و خەیاڵی لە پشتەوە بێ. یعنی زۆر جار ئێستا هەموو جارێکەڵێن مۆنتاژ، مامۆستاکان کاتێ فێری مۆنتاژ دەکەن فێری هەستی بڕین دەکەن، نەک فێری تەکنیکی بڕین، چکە هەموو کارمە دەتوانێت بە تەکنیک ببڕێ، بەڵام هەستی بڕین لەکوێی گری. ئەو هەستی بڕینە هەستی دەرهێنەرە، هەستی گۆڕان تەحویل هەستی دەرهێنەرە، نەک تەکنیکەکە. تەکنیکەکە تۆ کەسی خۆت هەیە ئەیکا، بەڵام هەستەکە مهمە. بۆ ئەوەی ئەم هەست و خەیاڵە دروست بێ، دەرهێنەر ئەبێ بێتە ئاستی باڵا ئەدەبیەکە، بۆی تێبگا لەوەی چی ئەوێ بیڵێ و لەکوێ هەست و خەیاڵی ئەجوورێ بۆ برین بۆ تەحویل. بۆیە سیناریۆی باش بە بڕای من ئێستاش ئەیڵێمەم لایەنگری ئەو بەرەیەم کە سیناریۆی باش ئەتوانێت فیلم باش دروستکە، سیناریۆی باش نەبێ فیلم باش دروست نابێت. بەڵێ دەسەکانە خۆش مامۆستا دڵشاد گیان، زۆر زۆر سوپاس بۆ ئەوانە بە پێزت کە ئەمڕۆ بە ئێمەت گەیان، زۆر زۆر سوپاس دەکەین. دەسەکان و خۆش بێ هاوڕێیان ئازیزان، منیش زۆر زۆر سوپاسی هەر هەمووتانەکەم کە گەرم و گوڕیەکتان بەم وانەیە و بە هەموو وانەکانی فلیم سازان بەخشیوە و فلیم سازان هی ئێوەیە، هی من نییە. من بەس ئەوە هەمووتان کۆ ئەەکەمەوە و ڕێکی ئەخەم، بەڵام ئەوەیە خۆشحاڵیم کە هەمومان بەیەکەوە کارێکی جوان و بە پێسکەین. بەس تکایەکەم لە هەر هەمووتان هەیە، هەتا ئەتوانن کاتێک کە برادێک بۆ چوونێکەڵێت وشەی زبر و زەق و ناخۆش بەکارمێنن، چونکە ئێمە پەیامەکەمان لێرە پەیامی پەروەردەییە، پەیامی پەروەردەیی. ئێرە زانینگەیە، وەکو زانکۆیەک، وەکو هەر پێگەیەکی خوێندن، ئەمە زانینگەیە، فێرمانەکات. من لە ئێوە فێرە بم، مامۆستا دڵشاد لە ئێوە فێرە بێ، هەمومان لە مامۆستا دڵشادەوە فێرە بین، هەمومان بەیەکەوە فێرە بین. اینجا هەتا ئەتوانن ئەو وشە زبرانە، وشە ناشرینانە لابەرن و هێرشکردنە سەر یەکتری لابەرن بۆ چوونێکە وترێت با ئێمە بێن گەنگەشەی ئەو بۆ چوونە بکەین، شیکاری بۆ چوونە بکەین.
ئەوەیان جوانترە بۆ ئێمە بۆ ئەوەی بزانین ئەو بۆ چوونە لە چۆوە هاتووە و ئەمڕۆ پێمان خۆش بێ و پێمان ناخۆش بێ هێرشێکی زۆر گەورە لەسەر بوونی زمانەکەمان هەیە. هەر بۆ نمونە ئێستا لەم ماوەیە من زۆر هەڵوەدای زمان و مێژوم کۆمەڵێک لەو کەسانەی کە شوێنەوار ناسن یا شوێنەوار زانن یان شوێنەوار سازن ئەگەڕێن بە دوای ئەوەیە زمانی سۆمەری لەگەڵ زمانی ئێستای کوردیە وشەکانێنەوە لێکی نزیکەکەنەوە بۆەوەی بیسەڵمێنن میلەتی کورد کە چەند کۆنە لێرە و لە کەیەوە زمانەکەی قسەی پێکردووە. ئەوە ئێستا بڕۆ شۆڤێنیەکانی تورک و عەرەب و فارس کەوتونەتە هێرشێک لەسەرمان بۆ ئەوەی نییە ناسنامە و شوناس و هەموو شتێکمان بسڕنەوە بەبێ ئەوەی کەسێکیان یەک وشەی کوردی بزانن. بەڵام ئەمە هەیە ئەمە ناکرێ ئێمە خۆمان بسڕینەوە، نابێ خۆمان وێرانکەین کە ئێمە میلەتێکین ئەوە نەکۆنین. اینجا بە هەوڵدەین ئەو زمانی ئاخاوتن و زمانی دایەلۆگ و زمانی گەنگەشە و تێگەیاندنی یەکتری پەرەی پێ بدەین و ئەم پێگەیەش پێگەی هەمووتانە بەڵام لە کەس رازینین وشەی نەشیاو بەکاربێنێ. زۆر زۆر سوپاسی هەر هەمووتان، کاتێکی خۆش بۆ هەر هەمووتان. مامۆستا دڵشاد گیان کاتی بەڕێستیشمان گر زۆر زۆر سوپاس، دەستخۆشی